هزن اسایشان نافخوا ین حلبه للشيخ مقصود راگهاند چکدار سرب حکومت شامه و بتندی تاخا شيخ مقصود تباران دکن. لتاخا اشرفیه چند خورتن کرد جالیه چکدار حکومت سوریه و هاتنه گرتن صفکاتی وانته کرن. ده پیوندیه که تلفنی ده سروک بارزانی و سروک دمکی سوریه احمد الشرع روشا سوریه و مافی کردان گوتو بیش کرن. احمد الشرع تکز دکه که کرد پیکاته که رسن و سرکیه گل سوریه نه. وزارت دربیا سوید جرودا و راگهاندیه او آگهداری شروپفچون حلبینه گوت کو او جنیزیک و چاودری روشه دکن و داخوازا آرام کرنه دکن. بخوازن به طاقه آلی سیاسی دا بشکینن ایرادا بگلی بشکینن ام بهیبین سروف نشیروان برازانی سروف برید مسعود برازانی هر کس به آلی خدا مداخله بکه. جا پیشهاتن داویان شیخ مقصود از دست پیدکم لگوریوان آگاهین کو اسایش بخوا بلاف کریه تاخا شیخ مقصود بدجواری تیتو باران کرن هزن اسایشان افخوی حلبه آنکو هزن اسایشین رو بریا خسر لحلبه راگ هاندیه کو چکدارن سر بحکومت شامه و بتندی تاخا شیخ مقصود تو باران دکن. هزن اسایشان افخوین حلبه داوی داخویانی خوده کو بریا چند دقیقان بلاف کریه دبیجه تاخا شیخ مقصود یا حلبه یا کو خلق سویل دجین راستی تو بارانه که تندو دجوار تج آلیه گروپ و ملیسین سر به حکومت شامه و ده تو بارانه ده همو جورن چکن گران تانکو توپ تینا بکار آنین. لگوری که اسایش دبیجه اف ایریشه که برفره و تاخن سویلان دکه آرمانج شواز شرکی قرکرنه ین ریخستن کریه لدیجین شجهان نشان ده مینا ریبازن شرین ویران کرنه ین که لدیجی نافچین کمرو لدیجین ده همان دمیده ملیسین حکومتی وکه که اسایش دبیجه هول ددن به تانکان به پیش دبین لراستی برخودانه که دجوار و بردوام جالیه هزن موتین دوباره کم هزن اسایشه للشيخ مقصود به داخویانیه که اشکره کریه که تاخا شیخ مقصود به دجواری تی توب باران کرن افد دمه که دبو کو دمجمیر 6 و 3 خلک او مهلتا کو ارتشا سوریه حکومت سوریه دابو خلق شیخ مقصود بداوید بو کو حکومت دسپیگه گوتو حتی دمجمیر 6 بشر حتی 6 و نیو دریش کر گوت کو جز دمجمیر 6 و نیو ادی قدخیا چونو هاتنه للشيخ مقصود هاتیه راگهاندن لی بریاکو ام درباسی ناوا بولتنه به چند دقیقان ببن هزن اسایش اف داخویانی خو بلاف کر گوت کو تاخا شیخ مقصود بدجواری تی توب باران کرن بچکن گران به تانکان و توپان تی توب باران کرن گوت کو هزن و گروپن سر به حکومت هول دده کو به تانکان و لسر عرده پیش و به لی نها شیخ مقصود تی توب باران کرن او جی بتندی و بدجواری بروانیه لبر تاخه و لبر خودکن بریویجی هزن اسایشان افخوین حلبه گوتبون کو چکدارن سر به حکومت شامه بتندی افتاخ بدرجاهی روژه توب باران کر هزن اسایشان افخوا داخویانی خود گوتبو کو گروپن چکدارن سر به حکومت شامه و ناوی عمشات و حمزات و نور الدین زنکی آنی بو گوتبو کو بریوی اگر بس بدایو به دو جاران حول دانه کو در باسی ناوا تاخا شیخ مقصود یا حلبه ببن اف یک به پشگریات تانک و چکن گرام پیک هاتیه اسایشه داخویانی خود گوتیه کو وانکاری بو هر دو ایریشان هر دو هولان پوچ بکن و ایریش وان تک بشکینن ده انجام ده گروپن کو ایریش کرنه پاش ده وکشیانه و رویانه هروها اسایش حلبه آمجه بویا که دایه کو بو چارم روش اف 4 روزن توب باران لسر شيخ مقصود بردوامه جاریه گروپین چکدار ین سر به حکومت شامه و نهاجی اسایش دبیجه
تاخ بدجواري تي توب بارانكرن اميجي هول بدن بيوانديه بولاتيين لنافا تاخا الشيخ مقصود بكن جبركو برينها دمارو مالا منده دمجمير شش ولات معموكو اندامي سنديكايا تندرستي للشيخ مقصوده جروداوي رغوتكو دردورا 200,000 كاس للشيخ مقصود مانا حتى فيكيليكي كو الشيخ مقصود تيتو بارانكرن خلق سبيل لنافاوي تاخي مانا امي هول بدن خو بگهينن دنگي وان جواره بگو هزم بزان بنكا روشا تاخي نها چاوايه ديمن اكيدن هيا دخوازم بالاو بكشين مسر ديمن نخوشخانه خالد فجره اف نخوشخانه لتاخا شيخ مقصوده جدوهوه اف نخوشخانه چند جاران هاتيه ارمانج گرتن اف ديمن هرينونه يه نافا نخوشخانه خالد فجرن کو گهشنا بردستما اف نخوشخانه کو راستی توبارانه هات راستی ایریشه هاتیه دیاره کو زیان خوشی گلکی زیده بونه زیان انجانی هنه زیان دارایی جی هنه اف نخوشخانه تنین هابویه وکه نخوشخانه که هوارچونه کو تنه چند جورین برینان پیشوازی دکنج با کوان درمان بکن علاوه تندرستی علاوه پزشکی درمانجی گلکی کم بویه گلکی پیوستی آوان به شاشان هیا جبو دین سر برینان وککو پزشکو اندام سندیکای تندرستی ولات معمو جرودا و برینها اشکره کرکو هم پیوستی آوان به شاشان هیا پیوستی هری لزگین به حبو درمانن کو ایشه دسکنینن به مسکناتان هیا اف پیوستی که گلکی لزگینه یا وین خوشخانه کو تا کنه خوشخانه بو لسر کار ما بو ل اوجی نها دروشک پر خراب دی پشتی کو هاتا ارمانج گرتن پشتی کو هاتا توب باران کرن نما دکاره وکبره پیشوازی ل همو برینداران و نخوشان بکه لگوری کو ولات مع مجرودا برجی گوت کو دما کو بریندار تین او مولده بو دمک پیدخنج بو کو بکاربن برینن وان چاره سر بکن دمک دی کو کادرین پزشکی جی پیوستی که گلکی زیده جبو شیخ مقصود هیوا سوریا کردی کاروانه و دريديا لحتى نهاجي ريبي نهات يداين كو درباسي شيخ مقصود ببج بوكو اليكاريان بيشكشي خلكي بكن خلكي سيفيل هنا كو بريندار بونا نخوش هنا لناواوي تاخي كو نكان جمالي خوجي دركبن لغوري آمارن کو گهشنا بردسته مجی شخوا 105 بریندار هریکیم هنه لطاقة أشرفية بهمان آوائي لور آگربست بردوامه بتمامی او تاقیتیه دست چقدار حکومت دمکیه سوریه هفکارا من ویویان فتح لناوا تاقة أشرفية لوی داره هم بدیمن و زانیاریان بحثا روشا تاخیدکه او ریک دنابرا هر دو فلکین یکودوی أشرفية ده دیمن جمره شاندنه لوی داره زانیاریا ده لسر روشا داوی یا أشرفية و روشا شیخ مقصود دخوازم هن جاردن لآخافتن ویویان قهداري بكن اف تاخا أشرفية يا كردنشينا لنفراستا حلبي لفرنها أقربست هاتية راقهاندن أقربست لكو هاتية راقهاندن جالية حردو آليان فهم هيزن حكومة دمكية سوريا وهم جي الصايشة روج أفا الصايشة قريداي ريفبريا خسر دنافا تاخا أشرفية وشيخ مقصود دم سربازين قريداي حكومة دمكية سوريا حتى نيفي تاخا أشرفية كنترول كرنا ضرباسي تاخيبونا اف نهال فره سربازين حكومة دمكية سوريا دمينا و دردورة نافراستا تاخية و بشكل دنجو تاخا أشرفية وهروها بالتمامي تاخا شيخ مقصود هنا دستي الصايشة ريفبريا خسردنا أقربست هاتية راقهان دنجي دمجمير تشار حتى ششوي اف أقربست دريج بكا حتى ويدا ماكو الريك فتنك يانجي تشتك دنا برحردو آليان دا لسر تشتك ريك بكا فندان وستنضن مفاوضات الغوريزان يارين تايبتكم بدس خستنا
هنن دنابرا حردو آليان دهم حكومة دمتيا سوريا هم جي انجمن سيفيلان ين حردو تاخن شيخ مقصود أشرفية ين كردان ين كردنشين شخوا هجمارك جخلكي دو كوريدوري مروفيجي هاتنا دست نيشان كرن جبو درخستنا ودركتنا ولاطيان جبو تاخي دنين حلبي تم شوفان هيجان ها ازل حلبي من ازل تاخا اشرفيه من لفر شخوا في ايرو روجا تشارا يشرو بفتون بردوامن لينها قوتو بيج دانو ستندن مفاوضات هنا حتى كو بجهجن در انجامكي بشتي شري تشار روجان شخوا تاخ مترسخي تيدا ديارة كستيدا نخويا يد كوريدوري مروفي هاتنا دست نيشان كرنج بو دركتنا خلكي حكومتا دمكي يا سوريا حكومتا سوريا داخواز جولاتين سيفيل كرنا دركبن دوري جهه شردوري ريبندا ببنو دهمان دميدم داخواز جهه زيجي كريا هزن الصايشه كخرا دس بكن او بأوايكي او له وان بجهنن ملي روش هلاتي كمي فراتي واتا ووا بجهنن ريفبريا خسروا نافتين دبن كنترول ريفبريا خسر ل روش هلاتي كمي فراتي شرد روجا خويا تشارا دبر دوامه حريكيم لغوري امارين حردو اليان د انجام شري تشار روجان د حريكيم سيح كسان جيانا خو جدز دا نوزي د ترج صد كسي لغوري امارين حردو اليان صد كس بريندار بونا زيد ترج صدو كل حزار كسيجي او ربنا يعني جبان تاخان دركتنا تاخين اشرفيه وشيخ مقصود شونه تاخي دنيين حلبي جبر شرفيانو دوري هيزي كتنا ودوري سربازان كتنا ودوري ريبندين سربازي كتنا روش نهاب في اوايا كيلي حرد ما كنت تشتكي نورو بدا ودر انجامين في اغربست كونها هاتيه راغاندن واجرا انجام دانا ريكفتنا كدنا برا حردو اليان دبي غمان دمي بيج امي جورا فغيس بله افتاخا اشرفيه بو دمجمير حفدبو كو هفكارا من فيفيان داوي زانياري للسروشا تاخا اشرفيه دامه لبشتي كو او مهلتو اغربستا كو حكومتي راغ هاندبو دماوي بداوي هات نها شيخ مقصود بدجواري تي توبارانكرن بلا ودكشين سر نوترين داخويانياج اليه اسايشه و هيزن اولكاريا هندرين للشيخ مقصود كو دبيجا شرفانين ما كاريا جروبك وان فصيل جروبو ميليشيان حكومتا الشامي كاريا وان أرمانج بقرة لدردورة تاخا الشيخ مقصود كود خواستن إريشي تاخي بكند أنجام ده جلك جوان تشكدارين دنابا وان جروبو ميليشيان حكومتي ده لغوريكو أسايش بناف كريا بريندار بونا لغوريكو أسايش دبيجا حتى نهاجي شرو بفتشون بالدجواري بالتندي بردوام دكا ددمك دل گلوان شروع پفچونان توباران و بمباران که گلکی زیده و بردوام جی لسر جهه نشتجیبونه لتاخا الشيخ مقصود هيا دناباوي ده نخوشخانه هروها دامون دزگهن خدمت گزاری جی تینا ارمانج گرتن اف نوترین داخویانیا هزن اولکاریا هندرین لحلبه کوب اسایش جی تیناس کرن کو دبیجا وان گروپک یا وان گروپن حکومت شامه کو دخواستن ایریشی شیخ مقصود بکن ارمانج گرتیه نهشتنه کو پیش دورند انجام ده گلک چکدار وان گروپانجی بریندار بونه دبیجه جی هینا شروع پفچونن دجوار بردوام دکن لگلویه که شیخ مقصود به دجواری تی توباران کرن و بمباران کرن مالن سویلان نخوشخانه و دام و دزگهن خدمت گزاری تینا ارمانج گرتن بالا بکشینم سر دیمنکی نوی نخوشخانه یا شهید خالد فجره لتاخا الشيخ مقصود اف بریندارن دنابا و نخوشخانه دنه دنجي هيا از حسكم هنو گهداری بکن او بخو بحصر او شاخد کن كي بيشتغل ناقري؟ كازي بيشتغل انا ابي امريكا انتظار الزوق على متهاودر انا زوق على مكير تاني انا زوق ابر يبقى حركر وين ما برني انه نا منظمه هذا نا حقوق الانسان هذا تشتكل اي بارو وبير لا شيء ده كتب خير بمو مستاجي يعني كده نعم كده انا شو كده بابايا افدر حمو بريندارن مدنيين سيفيلن دولتا تركو هتشه به وجدانی به انصافی اریشی گل سیویل گل مغدور
کو حیات نفس خوی داویه بر خدانه به وجدانی دکی و ایریش پر تون دده مشاندن اف هجماره کدنه ج برینداران هندبینن اف نوانا خوشخانه ایه جبر کنه خوشخانه هاتیه ارمانج کرن او نچارن لسر قادرمیان لسر درجهیان رونه جبر کو بشک جوین خوشخانه جبر توبارانه جبر ارمانج گرتنه ویران بویه هجماره که زیده ج برینداران هیا هری کم 105 بریندار جگوری آمارن کو جناوانا خوشخانه گهشتیه ما 105 بریندار لشیخ مقصود هنه لگل 30 کسان کو جیانا خوش دست داید انجام وان شروپفچون و توبارانا کو 4 روزان لسر هف لسر وی تاخته کرن دیمنه ناوا نخوشخانه شهید خالد فجره لتاخا شیخ مقصود یا حلبه بریندار لعرده رادزین لعرده تنه درمان کرن جبرکو او قیلوله هروها آلاوین کود ناوا نخوشخانه ده هنه جبر وان ایریشن کو لسر نخوشخانه جدوه و تکرن دی ج خدمت درکتیه بریندار لسر عرده لسر درجهیان لسر قادرمیان بوی آوایتین درمان کرن بشیان گلکی لاواز ین کل بردست هنلوین خوشخانه بریندار تینه درمان کرن شخوانه کارن همو برینان درمان بکن ولات معمو که اندام سندیکای تندرستی و همان دمیده او بخوا کادره کی وین خوشخانه نهاجی نوا وین خوشخانه جرودا بره گوت اگر کسک دسر خود بریندار به بر خو بده نخوشخانه او درمان پیویس لبردست وان تونه کو وی درمان بکن واتا درمان گلکی کم بویا کادرین پزشکی جی تونه تنه یک جراح یک پزشکی جراح لوی دره هیا کو او بخوا همون خوشان درمان دکه لگل چند کادرین دن او این کو پرورده ورگرتنه پرورده یا تندرستی وکا خو بخشان دنواوین خوشخانه ده کار دکن وکی دنجش خو انجمن تاخین شیخ مقصود و اشرفیه ایرو راگهاند بو کو او دا خوازج خلکه دکن بچن پیشیا وین خوشخانه هر کسی کو بکار به یان جی بزانه به برینداران چاره سر بکن بچن و آلیکاریه بکن اف تاکن خوشخانه لشیخ مقصود کو مایه و دکاره پیشوازی لبرینداران بکه لی اف جی به تمامی کار ناکه جبر کو بشه هری زیده یه وین خوشخانه زرار دیتیه جبر توبارانه جبر ایریشن کو لسر نخوشخانه خالد فجر هاتیه کرن بریندارن کل عرده مانه لعرده جهوان هاتیه دانین ددمه ده کو ایشوان گلکی زیده هنگ جوان هیا کو برینوان گلکی جی دجوار لتاخ اشرفیه دیمنه کی دن هیا هندزانن او تاخ جدوه و کتدسته هیزن حکومته ده لتاخ اشرفیه كهداريا دنگ بكن از بشرا بيجم كاف ديمان تشيا مش وقتكم هذا العمل هذا الخنزير هذا كابتن حويلات تمسح حويلات داخا اشرفيه بريكو از بحث بكم هند بينن افني فيسال السيرفي اوتوموبيليه وداوياويه صندوقاويه للسر نيفيسانديا اي يك يونت اف يكيا اي يكا يا هيزن اولكاريا نافخه لباريزگاه حلبه کو سر بوزارت نافخه سوریه ویا اف هيزا يا كدوه دیمن بلاف کرن گوتن کو او درباسی فلکیا یکم یا اشرفیه بویا اف نویسه ببینن ایک یونت یکیا ایک اف اتومبیلا وانه یکیا ایک یا هزن اولکاریا هندورین هزن اولکاریا نافخه ین حکومت سوریه یا سرب وزارت نافخه سوریه اف یکیا که ده گوتبو او درباسی تاخا اشرفیه بویا دیمن خوشی بلاف کربو کل فلکیا یک یا تاخا اشرفیه ده دمجمیر نهبو نه شبابو دما کو دیمن بلاف کر نها د اتومبیل همان یکیه ده لتاخا اشرفیه چند خورتن کردان هند بینن کج آلیه چکدارن حکومت سوریه و آلیه و یکیه و هاتنه گرتن دیمنان ده
ديار دبا اف خورتينها اشكنجه كرن سفكاتي وغوتنين كريت جوارتي غوتن لغوري ديمانان من غوتكو اوتوموبيلا كو اف خورت ليتين سوار كرن یا یکینه ایک یا هزن اولکاریه ین حکومتا سوریه کو هزک فرمیه دناوا وزارت آنافخویا سوریه ده لدن گهداری بکن جاردن گهداری یا دنگ بکن بزام که چش خورداره دویجن مش وقتكم هذا هو العمل هيدا الخنزير حاول لا تمسح حالك حاول مش وقتكم هذا هو العمل هيدا الخنزير هذا كان مراد حاول لا تمسح حالك بله بوی آوایی صفکاتی بخورتن کردان کرنه لدیمنه کی دن للشيخ مقصود نشانی و بدم دیمنه هرینونه هجماره که شروان و هزن اسایشت آخون گهداری بکن أمير الشيخ مقصود أبن كاري ونابي من أبن كاري حتى أنا أتجري أمير أتجري أمير الشيخ مقصود أبن كاري ونابي من أبن كاري حتى أنا أتجري أمير بله دبن دنگ توب و توبارانه و دید کو چاوا اف شروان دبیجن ام شیخ مقصود برنادن هفکار من فيفيان فتح جتاخا سريان باواي كي راس راس لقل منه كو تاخا سريان تاخكا تنشت اشرفيه فيفيان لتاخا سريان قالك مال باطنج اشرفيه والشيخ مقصود هنا الروشاوان شاوايا وكيدنجي تاغاهي هنا لسر الروشا الشيخ مقصود نها نالين دمباش شخو إيرو أم درباسي أشرفية بون أم تون أشرفية لور روشا دسبيكي دا أغربست هاتبو راغهاندنو دو كوريدور المروفيش بودا كتنا ولاتيان الشيخ مقصود وأشرفية ولاتين سبيل هاتبو دس نيشان كرن هناك خلق دركتن هناك ولاتين سبيل دركتنا ولتاخي دنيا حلبي بلاف بونا لمالا مرفي خو كسوكاري خو دوستي خو ناسي خو بلاف بونا لهزمارك كمزنج ولاتيان جيبي قومان هنا دهندري وان حدو تاخين كردي دمانا لبشترة دمجمير دورا ششونيف نالي بدما سوريا أغربست بداوي بو وقد خيا هاتن وتشوني هات راغاندن جبرفيا كي ام جوان دفران دركتن ام جور دركتنا قد خيا هاتن وتشوني نهال ور هاتيا راغاندن لور دنجي كتنا توبان جاريتي هرچندا ديارك وشر نها دنجتي شر حتى نها شر بتوبان يعني توبتنا فيفيان شيخ مقصود جتا ديارة جتا سوريان دمجميرين بيش دا مزان بويتش روبدا ويتش روبدا افتو باناش خو ام بحثا نافتشين تحرض داخل كردان لحلبي اشرفيه الشيخ مقصود دكين ليه هنا كيدن تي بهيستنها تاخا سريانجي نيزيكي اشرفيه والشيخ مقصود ام لتنيش وان نجبركو الورقه دخيا هاتن وتشوني هاتيا راغهاندن تشونو هاتن قد خيا دهمان دميدا دور بيشكريه يعني ام نكارن درباس بن جاليه سربازين حكومتها سوريا هاتيا دور بيشكرن تاخا اشرفيه برانيا كتية بالكنترولا سربازين حكومتها سوريا يا دمكي كرد يانجي برانيا ويا هموتاخ فيفيان كردان تاخا شيخ مقصود مايا برانيا أشرفية كتية دستي حكومته يان هموتاخ أشرفية نحا متاخة أشرفية الجوريزان يارين كوم فدس خس الفر أمبولانسن ألند هفكاري مني كاميرا من أجر نزيد بك أمبولانس درباسي ودفري دبنو دنجي تي بهيستن برانية تاخة أشرفية الجوري أخفتين وانكسين كو إيرو ما أوديتن دبن كنترولا حكومة سوريا ديا كرد يانجي هيزن كرديو هيزن ريفابريا خسر مروف دكاربيجا تاخة شيخ مقصود دمايا لتاخة شيخ مقصود نتاخة كبتشوكا نالين وهجمرة نشتجية ويقلك إنه مزنة داخواز يعني إيرو حكومتي
داخواز جوالاتيان كربو كو سيفيل دركبن وهروها داخواز جهزي كربو خرادس بكو جوارا قد كو بأوايكي أو له أمي وابقينن روشهلاتي كمي فراتي لي هزا كردية كل هندريت تاخا شيخ مسعود مايا رازي نبويا حتى نها خو رادست بك اگر بجي بداوي بو قد خيا هاتنو تشوني هاتيه دست بكرن هر چند نها شركي تون تونيا لي جاران دنگي توپان دنگي قذيفات بهيستن امبولانجي بربه نافچه دچن هجمره كمزن جوراتي سيفيل جمال خود دركتنا لتاخي دن بلابونا بشك مزن جوان چونا عفريني شخوا هنك امار بحثا زيد ترجي صدو 4000 كسي بكن جتاخين اشرفيه وشيخ مقصود دركتنا او ربنا جبل الشر هجمه بحثا دردوره 13000 كسي جي تكن كوتشون عفرينه يعني كردين عفرينه بنو تشونا 20000 مالبات لغوري امارين فرمي كو مبدس خصيه فيفيان 20000 مالبات درباسي عفرينه بونا للشيخ مقصود جي امار دبيجن كو 200000 كس مانا خلك السيفيل لتاخا شيخ مقصود مانا شيخ مقصود بدجواري تي باران كرن تونيزيكي دنگ دبهيزي تاخد بيني اشخونالين تبحث اماران كر شخوا بري نهاجي هجمارا نشتجين وحرد وطاخن كردان بدردورة 400000 كسي هاتيه تخمين كرن اجي 400 حتى 500000 كسي هاتيه تخمين كرن او حرد وطاخ اگر ام بحث وابكن شخوا تبحث كر الجوري امارين فرمي 6000 وتنيفي وي مانا د مالي خدا هجمارا كمزنجي شخوا بيغمان او ربنا بتايبت او يكون مالوان مالين وان نزيكي دبل شرن ياجي نزيكي ريبندانه ريبندي حكومتي شخوا دردورة وان حرد وطاخ هاتنا دانين وبرانيا طاقة أشرفية جي دبن كنترولا هزن حكومتي ينسر بحكومتها دمكية سوريا فيم نها شركي تون يانجي دنجكي بهز ناي بهستن ناري المروف دكارة بيجا بدنجيك هيا ليه قاف بقاف يعني حربي سكي دنجي كتنا توبان تبهستن أو شري تون دجوار حطانها دنجي وين ناي بهستن أمجلو زيادة ترنكار النيزيك ببنش بركو أو نافشة دور بيشكرية قد خيا هاتن وتشوني هاتيا راد لتشن تاخان قد خيا تشوني هاتن درباس هيا فيفيان يعني تاني الشيخ مقصود يعني أشرفية جي قد خيا بله حردو طاخ كردان لحلبة كونها دور بيتش كرينا حردو طاخ الور قد خيا هاتن وتشوني هاتيا راغاندن قد خيا هاتن وتشوني دمجمير ششونيف دست بكر حطنا دم كان ديار شخوا الشر ايرو دروجا خويا تشارا دينالي روشك خراب دهندري وان طاخان دهيا يا خدمه جزاري ترسك زيد نافخل كده يوكو ايرو مديد كهربتنا انترنت ايرو شخوا قد قريبو لسروان طاخان ايرو روجا تشارا يا شر دو نها مشخل كيجي برسيل طاخا سريان دو دبشن ام رانزان دو شركي جلكي بجوار رودا لي قوتن ايرو كيمتر او نها جدن شركي تون نايبي يستن لي افنايبي وقتيكو ارامه نا ارامه توب جاري دنجي توباتي مفاوضات دانستندن هندنا برا حمو اليان ده لي حطانها او يعني كورد انجمن سيفيل ين بريفا برنا طاخين كردان لحلبة وهروها أصايشة ريفا بريا قصر أصايشة كردان هذا كردية حطنا هذا الشيخ مقصود ده معنا الورد مينن وقد خيا هاتون تشوني نلسران سري حلبية لتني لوان حردو طاخانة فيفيان هن مال باطن الشيخ مقصود وأشرفية هنا كودركتنا جتاخل فيتا خاتون هالي لتاخا سريان دمينن لجم كسكاري خود مينن تاخو جهان ديوان روشاوان شاوايا خلكي فيتا خيت شد بيجن نالي شخوا ام في فاري جهشتنا حلبي راستا راستا قد خيا هاتن وتشوني تاني الوان حردو طاخانه ليه مطر سيد نافحه مو حلبي دهيا بيدنجيك مطر سيدار تنافحه مو حلبي دهيا او قربالاغ وهاتن وتشون وبازار لحلبي حمو نايديتن اجا امي دما بتحج بيتر لوان مالباطن بقرن يكو طاخين دن ين حلبي بجيبونا شخوا تجي بحث كر يعني هجمارة كما زندر دورا 20000 كسيجي تشونا عفريني يعني انها نلحل بينكو او بخا خلكي وان طاخانه فيفيان جلك سباس بوتاج تاخا سريان يا لتهنيشت اشرفيه تلقى المنبوي تا زانياري للسروشه هرسي تاخان دامه بيغمان بو هر بيش هاتا كدن امي بين جمتا جلك سباس بوتا هن هر سلامت بن دستي وصاغب
اندام تیما تندرستی شیخ مقصود ولات معموج روداوی رگوتکو حتی نهاوان کاریه پشتراس بکه که سه کسان جیانا خوش دست دانش بر ایریشان جبر توب بارانش بر شروع پفچونان 105 کسان دنجی هری کم بریندارن او دبیجه کو ام داخواز کن کو گوتوبیج و دانستاندن سوریان دست بی بکن ولات معموج روداوی رگوت لتاخا شیخ مقصود آف هیا آوا و خوارنه هیا لی خوارناوان تنیا هر وها لسر روشا مروواهی گوجی انترنت جی لسر شیخ مقصود قد کریه الکتریک جی قد کریه گوت کوش خوا الکتریکا نشتیمانی اف دمک مهک زیده تره کل سر تاخی هاتیه برین هنجاران بمولیدیان الکتریک دابین دبه لی دیسانجی شیخ مقصود طاریتیه ده دجی خلق گلکی زحمتیان دجیانا خویا روجانه ده دبینن خوارنجی گلکی کم بویه وکه کارمندکی تندرستی گوت کو جدوه سبه و وینان نخواریه عند در دورا چل دمجمیران هر وها نکارین رازن جبر کو هجمارا برینداران زیده و کاریوانجی گلکی گرانه يعني ما قلت بوكو ما داخل كروبو كود نبابي بولتاني دجي تبلي بباش بوكو عم بزانه بن كاروشا داوي لشيخ مقصود شيا ل وكمن امجه بيكري انترنت جلكي بزحمته روشا شيخ مقصود جلكي خرابه دبكو نها هلا بيونديه هاتبا قد كرن هر دماكو بيونديه ما لقال بريز ولات معمو بيجريدان بيقومان ازي بتشم جومي ازي بزانه بمكال سر عردي تشد قومه روشا تخم شيخ مقصود ديفان كيلياندا شيا لسر الشيخ مقصود گشتی الکتریک تنه مازوت تنه لسر خسته دمی ام بریندارا تداوی دکن در دکن فقط ام جنراتوری بدخینن آب هيا آب هيا خوارن هيا نه ما مستولا خاردن تنه اما خاردن پر تشکی وقت نمهم من آشتی چه به شیخ مقصود و تا و حلب دا و چه به اویدن نپرس گرید والا روشا مشفی والا ام هنکی بیش داخل وقتی ام چیرد دکن یعنی انسان بریندارن جانی وان دیشه لاش وان دیشه ام جبو دست خودین سر وان درمان وان بدن وان راحت دکن ببورین امکانیت من نها پر ضعیف بینه وقت اکیب تندرستی ادو رجل سیسی امران ازانه و دهو جادجی منان السبه خاری حتی نها هون اکیب تندرستی خلکه دن نزا اصایشی اب نزان اکید باجی این زیده تر خونه کری سبه منان السبه خار دهو و حتی نها منه خوره جدوه سبهبه و وكتيمين تندرستي هون وكا أكيبين تندرستي جدوه سبهبه وانا نخوري يعني أفدر دورا 4 ساعات هم بينانن أزبالا ودك شينم سر داخوانية كدن كوج آلية ریوبریا راگهاندن و گهاندن یا وزارتا بروانیا سوریه هاتیه بلاف کرن کو دبیجه او کو ارتش عربیه سوریه دکه کو گلک مهلتان دده درفتان دده ناخوازه لزیب که در باسبونا تاخانده دخوازه کو کوریدورن مروواهی وکش بو درکتنا خلکی با آوائه کی اوله اف ده چارچوه آوائه کی ده تیکو او دخوازه سلامتیا ولاتیان سیویل بپارێزە و ڕێلبەروەیەکێ بگرە کۆوەکە کەرتەکە گوڤاشە یان ژیوەکە مەرتالێ مرۆڤاهی ژئالیە گروپێن کو سەر بڕێخستنا هەسەدێڤەیە بێنە بکارئانی وەختێز دەبێژم گروپێن سەر بڕێخستنا هەسەدێ ڕێک تام ئەزوێ گوتنا کود ناوا داخویانیە وەزارەتە بەرگریە سووریە داهاتیە ژوارە دەبێژم کو ئەو نەها هەسەدێ ناولێ دکن تنظیم قصد یان جی رخصنا حسده همان وزارت برگریه گوتیه کو وان لهر دو تاخان هن گروپین چکدار دیتیه لتاخا شیخ مقصود بتایبتی دبیجه کو او گروپ در ویاساینه دناوا وان ده پاشمای رژیما بره هنه هر وها دبیجه کو هن گروپ هن اندام کو گریدای پارتیا کارکرین کردستان پکک و هن هر وها چکدارین بیانی اولگوری که
دوبارەتکم لە گۆری وەزارەتە بەرگریە سووریەیە وەزارەتە بەرگریە سووریە vêyekê dibêje li nava taxa Şêx Mexsûd paşmayên girêdayî rejîma berê yanî rejîma Esed herwiha grûpên dervî yasayê û çekdarên girêdayî PKK û çekdarên biyanî heye ev daxuyaniya wezareta bergiriya Sûriyeya lê Hesedê YPG her dukan jî tekez kiriye ku tu hebûna wan ya serbazî ya eskerî li taxa Şêx Mexsûd û Eşrefiyê jî nebû ewên ku li taxê hene hêzên esayîşa navxwe ne hêzên esayîşa navxwe yê rêveberiya Xweser ev jî li gorî rekeftina yekê Nîsanê ye ji xwe yek ji bendên rekeftina yekê Nîsanê ew bû ku hêzên Hesedê ji Şêx Mexsûd û Eşrefiyê derkevin tenê hêzên esayîşê bimînin hêzên Hesedê derketin hêzên esayîşê li wê derê mane niha Wezareta Bergiriya Sûriye û Hikûmeta Sûriye dibêje ne esayîşin hêzên Hesedê ne grûpên ku li wê derê ne hin komên ser be yan jî paşmayên rejîma berê ne her wiha dibêje ku çend çekdarên PKK çekdarên biyanî jî û grûpên dervî yasayê li wê derê hene lê ewa ku Hesedê dibêje dubaret kim û YPG jî yekîneyên parastina jinê dibêjin te hebûna wan ya serbazî li wê derê tune ye esayîşa navxwe ne ku parastina taxê dikin bi çekên sivik yên ku di destê wan de heye ji xwe li gorî rêkeftina yekê Nîsanê berî ku ev şer derkeve diviyabû ku tevlîbûnek di navbera van hêzên esayîşê li gel hêzên esayîşa Helebê bihata kirin yên hikûmetê di nava Wezareta Navxweya Sûriyê de peyman hene peymana yekê Nîsanê û peymana dehê adarê jî bi heman awayî lê ya ku niha heye 4 rojin topbaraneke berdewam li ser taxa Şêx Mexsûd ya Helebê heye ku xelkên sivîl lê dimînin 200,000 kes li gorî ku welatî ji taxê ji Rûdawê re gotine 200,000 kes niha mane hîna jî welatiyên sivîl jin zarok kesên bi temen li taxa Şêx Mexsûd mane ev tax tê topbarankirin tê armanjgirtin hêzên esayîşê jî dibêjin hêzên esayîşa rêveberiya Xweser ku li taxa Şêx Mexsûdin dibêjin ku grûpek hewl daye derbasî taxê bibe lê hewldana wan vala derketiye û şer û pevçûnên giran di navbera wan de derketiye ev dîmenên ku li tenî min li ser ekranê hûn dibînin dîmenê take nexweşxaneyê ye li Şêx Mexsûd nexweşxaneya Şehîd Xalid Fecr e ku ev nexweşxane jî ji doh ve çend caran hatiye armanjkirin çend caran hatiye topbarankirin lê dîsan jî hejmareke zêde ya birîndaran li wê derê li ser qeylûleyan li ser erdê razayîne têne dermankirin ew kadir û taximên tenduristiyê ku li wê derê hene bişiyanên li ber destê xwe hewl didin ku birînên wan sivik bikin birînên wan çareser bikin dîmenekî din heye ku gelekî hatiye belavkirin dixwazim li ser wan dîmenan zelaliyekê bidim we dîmenên Şêx Mexsûdin ku ev dîmenin bibînin agirekî mezin û dûkelek û dûmaneke gelekî zêde bi esmanê vê navçeya Şêx Mexsûd bilind dibe ev dîmen demijmêr 6 bû gelek kes têk heştibûn ku ev navçe hatiye topbarankirin yan jî bombebarankirin lê wê demê peywendiya me rasterast li gel welat mamû hebû ku endamê sendîkeya tenduristiya Şêx Mexsûd e wî got ku zexîre teqemenî ji aliyê hêzên wan ve tê teqandin ev dîmenên dema teqandina wan teqemeniyanin weke niyetpakiyekê û vekirinariya aştiye اولا باید دوی طاق Şêx Mexsûdê dijmin lê dibê çotişma şaxole carek dîtir xwezên êrişê xwe berdewam dikin Binerin gelek kesan evê ku dîmen jî girtiye destpêkê wisa têk heştibûn ku demijmêr 6 bi tundî Şêx Mexsûd hatiye bombebarankirin lê piştre me piştrast kir ku ev dîmen yê dema teqandina wan zexîre wan teqemeniyanin li wê taxê karvedanên vî şerî di nava van 4 rojan de gelekî zêde ye
تورا مدیایا روداوی بنوچگهان خوین جیر و جهاتی دنگ شیخ مقصود و اشرفیه گهاند پایتخت همو ولاتین زلهزین جهانه امریکا هروها ولاتین اوروپا جیب همان آوایی اف ایریشا ارتش عربیه سوریه لسروان تاخان تاخن شيخ مقصود وأشرفية لحلبة لواشنطن لبايتخت أمريكا دنگ ودا چند اندامين كونغرس أمريكا جروداوي را آخفين روداو مايك دريجي وان كريا جوان برسيا كهل وستا وتشيا لسر ویشر کلدجی کردان لحلبه تکرن وان دلگرانی خود درباره ویشر وروشا کردان و پیکهاتیان آنی زمان تکز دکن کدوه همو پیکهاته د سوریه ده د سوریانو ده پاراستی بن هنک اندامن کنگرسه آمجه بویگه دکن کو کرد هف پیمان امریکانه لیوکه پیویست نهاتنه پاراستن نونره تایبتی امریکا جبو سوریه جی تانباراک دبیجه ولاتی ویل سرخطیه جبو پاراستنا آرامی و لحفهاتنه دنابرا هر دو آلیان ده بآوائه که جدی کار دکه ایریشا ارتشا عربیه سوریه یال سر تاخن کردان اشرفیه و شیخ مقصود ین لحلبه لواشنطن دنگ ودا چند اندام کنگرس امریکای جرو داوره آخوین و نیگرانی خو درباره روشا کرد و کمینیان آنین زمان تکز دکن کودوه همو پیک هاته دو سوریه نوده پاراستی بن از گلکی بدنگکی بلند و زلال دبیجم امریکا دخوازه هر کس د سوریه خودی جهکی به جیانک باش بجی نگرینگه تو مسلمان درزی خریستیان شیعه سنی یان جی کرد بی دویل سوریه جه جبو هر کسی هبه آلیکاریان روژاسه شمه دست بکر دماکو ارتشا عربی یا سوریه ایریشی هر دو تا خان کر و هزین اولکاریان افخواجی برگری کرن هنک اندامین کنگرسی آماجه بویا که دکن که کرد هف پیمانین امریکای بون لیوک پیویست نهاتنه پاراستن کرد هرتن بمره بون بدیتن همن کرد کامک خلکن براستی هاتنه چوساندن وان بمره شر کرن و گلک آلیکاری دن کمینه نوی نفچه لی نهاتن پاراستن لو ما مهیج وقت پیویست کار نکریه وزارت براوانیه سوریه بربانگا روژا این راگهاند کوان جدم جمیر سه حتی نهان شر راوستاندیه و داخواز کر هزین اولکاریا نافخواه ین لحلبی که سر بریوبریا خواه سر ونه در باسی نافچهین دبین کنترول ها سدیده ببین لی انجومنا تاخین کردان دبیجه وان بریار مان و برخودانه دایه نونر تایبت ای امریکای بو سوریه دبیجه ولات وی لسرخطیه وجبو پاراستنا آرامی و لهفهاتنی دنافبر هر دو آلیان ده با آوائه که جدی کار دکه از هرتن پشگیرکی مزن پاراستنا کردان بومه نه گرنگه لیکی جنوالاتی به کرد هرتن گلکی و صابونه که هول دانه ریا خواه دوی جهانه ده وکن و مخابن پرانیا جاران لهر ولاتکی وکه کمینه خویاده بن لگوری آمارین داوی ین کو کتنه دست تورا مدیا روداوی حتی نها لطاخین کردان 20 کسان جان خوش دزدانه و 75 کس جی بریندار بونه هر وها 142,000 کس جی کوچبر بونه هجمارك كردن دياسبورا لبرلين لبيشيا آواهيا وزارتا درفيا ألمانيا كوم بون خو بيشاندان كرن بشجريا خوش بو شيخ مقصود و أشرفية دربرين ولاتيا كي كرد بيجا أرمان جوي خو بيشاندان أو كو حكومة ألمانيا جبي دنجيا خو دركبة دستورداني بك داكو ري لبيشيا تنكرنا كردان لحلبة ورقرتن حتى هبن كردكي ما هبن أنا هردك خوبانكن بيجي يكيد يا روجافا بيجي سرقتنا روجافا ويكيد يا كردا وهر بيجي هر كرد هبن هردمه پیامه ما جسپی که ما نها من پیش وزارت خارجه آلمانینا ام تخوازن دنگ خو بکن وزارتی گو تدخل بکن و هوکاری ملت کرد من روجاوای کردستان تایبچی هر دو تاخی شیخ مقصود و اشرفیه لانه هر دو تاخ نهاد بن باندورا که گلکی خراب دنا و ام بیشن ارتشا جولانی گونها ریشی واتکی و قتل عام جواشید کی و یا ناماد دواجی ام جهنا گلی خواد روجاوای کردستان تایبت
جهردو تاخي شيخ مقصود واشرفي قو انه ام البشتاوانا ام برخدانا بيروز كن وام تم البشتا من وام سربيا من الاوروبا حموكي ام فينا بتخاسن بكهن قال خوجي براسي الفا دولتي اوروبيه ديمقراطيه يجو ازاديه وديمقراطيه تفهم دكن خوبيشندان قال لك ضروريه جو دبي ضغطك لسر حكومتي وسر قشتيجي جو كاربي بشجريه ودنجي خو هلدي الدجي فا كشتنيعه براستي ام مكملتي كرد بتوايشي ام نا شرخازن ام تم اشتي خازن لوقت جو شرطي دبي دريه مجد في ام البرخوبتن ام دفاع خوبكن جبوي فيك جيز دوبارتكم جو انه بشرط الشك شارع سرينابي وكسروك مسعود جيغوتي يعني 10 صالي گفتگوها چترش ساعته كشر ايرو دعوامه افشر راوسنها بسر كردي ما يروج افا ايرو روج سركتنا روج افا هبه لا ايرو روج بسا شر ايدي بسا ام ديفين ايرو روج حقي ما كردا هبه ايرو روج از كردكي مكتومم هو يامني سوري نبو اد منزل ما بعسيد ابو حتى روجا ايرو ريجيمك انه وري رابع من افنديبك از قبولناكم نشخو نزاري خورا از ايرو دعوه حقي خودكم از ككردم اد في روجي ده دي ديرو كده از حاضر بم بنافك خو بحقك خو بزماني خو بايرو روج بحرك تشتكي خوي كردي دي از موجود بم نيرو الروج نبنديبك الرجيمك ورم نبنديبك زماني من بالروجا من حركة سيكي دفيرو كرد باجار من هو راس كار من نافا شارع خدا وهر بيجي جمارة وهر بيجي كسدة وهر بيجي سركنيش كردا شارع نا ام هری خودی گفتگوین هری ما هردم من بان دکر ما دوز دکر گو ام گفتگو نقاش ام بکن لی اف کسی هانی گفتگوی ناخوازن اف کسی هانی کسی لبرخونا بینن شریکا ناخوازن لی بورین ناخوازن کسن هفجیان بوانا را بکن اف کسن کجرن کسن دخوازن رنگایا سوری تنبكن ناخذن سوري رنقارنق بكرد هبن درزي هبن علوي هبن إما أم دخوازن أم وكرد أم هبن وقو أم هبن وأم هبون أم دخوازن وجيان أخوة أم بردوان بكن وأم بردوان بكن وأم حتى شقا قلن بشي سر انه كردبونا ما شقا قلن هبه أمي قلن هاني بدن جبو أم ببينن كرد ما كرد بردوان بد دواي ما گوشر بسکن بس سویل بین کشتن ام ملتی کرد لی ما پر خورت لی ام ظلمی جی قبول ناکن ام جشر حز ناکن ام جا اشتی حز دکن بس ایگو ور ما بکو جا ام رونانه ام شر بکن و ام بهیوین خلک مای اشرفیه و شیخ مقصود شر سرو عبسکن بس بین کشتن جبرگو اب حکومت عنمو پیسه و همو ارهابین و تروریستن ام ایروش بو والورن او تلفونها ارجني ما يبغون ياك دقه هون دزانن کو کاروانک جه هیوا سوریا کردی جبو پیشکشکرنا آلیکاریه جبو شیخ مقصود و اشرفیه دریده بو اف دیمنوی بو دما کو جنافچه جزیره روجاوای کردستان به چند امبولانسان هر وها تیم خوی تندرستی بریکت بو جبو گهاندنا آلیکاریه مروواهی پیویست جبو شیخ مقصود و اشرفیه کو 4 روزن دبن باران و بمباران ده لی نها من پیوندی به هر سروکا هیوا سوریا کردی را کر کو او بخوجی لگل وی کروانی دریده بو هدیه عبدالله ما نامه یک جرشان مجره گوت کو کاهون گهشتن کی داره ربوهاتی داین که هون در باسی تاخیب بن هدیه عبدالله دبرسوی ده گوتی ام گهشتن دیر حافر پشتیوه ام هاتنه و گراندن واتا ریب کاروان هیوا سوریا کردی نهاتیه دان کو در باسی حلب بج بکو در باسی هر دو تاخن شیخ مقصود و اشرفیه به نها هدیه بخواد تلیفونا من دکه اگر هفکاری من ریبدن برسوی بدن هدیه خانم سلاوريز ام بخشا زندي دنها از سر اكراني زندي ما تقول كو هون جهشنا دير حافر ونفجريان راسته
اها هون بكريان طبقاي اها رينا دانا وكوش دير حافر هون درباس من ناري ندان براستي بشتي مخو حاضر كر جدي سجي رينا دان كو امهرن درباس بن لي مكو بصدان كسلوي دري حاجات هاي تندرستي هي تيم حمو حاضر كرن بدكتوراه بحمشيريه بدرماني بيويست ام جهشت ندير حافري يعني ما جوش بو هاجر خبري بدن بيجن وانت كارن درباس بن يجبو وقت وقت بيجي وقت وان دانكن بدم كهر الناس دهرن تنسيقها هري داويه قوتن يعني وين كارن درباس بن لي امي بريندارا جوره بجهنن نقطه هري نز يا الي ودا نزي كيدر حافري ما قلت بس جريكنينا ام لو نقطه يجي ساكن نزي دي ساعه داويه دا جو فكرن ام نكارن ايرو بريندارا بجهنوا راستي استدم جي جمره انا قلتن قومي صبجي هولدان بكن مي تنسيق بكن هاجر مكاري بن مي خبري بدنوا ام جي فكرها طبقه يجبو ام نزيق من هاجر اريدانا ما ام جهد دستبري خو بدنا ندير حافري باشا لكي جان حاجزي وكي لسر حاجز بو يكورينا داوه كي جان هيز بو الدير حافر الحاجزي هري داوية اج امبيجن اج ريبريا خسر اج هزي سوريا ديمقراطيك الحاجزي هري داوية الدير حافر يسكنين جو البندي مبن جو ما جو تواري ونورن يعني نابرا امبيجن او حاجزي هزي سوريا ديمقراطيك ويا حكومتها شامية دمكي نزي ربك ساعتي هي ام لو دري ساعة تمام لي قوتن نون ام نكارن بريندار شور ورينا جبو فيكي امنتشو اها يعني تنسيق دنابرا حاجزه يا ريفابريا خسر ويا حكومتها تكرن وان يا حكومتي قوتن كو دنابرا حاجزه دنينا ما مستنا ندنا حاج تاني دريا مرك وكا هي بصوره كردي وهي بصوره عربي ما تنسيق وارد كرج دسبيك دراستي اف تشارو جم تنسيق دكن جوجا كم دم تنسيق دكن كو امبريندارا قريب من درخم نقطه مي تندرستي الشيخ مقصود هنا يعني تي ما حتى هاكي سركارن حتى هاكي غوري امكاني كم يد ناب دستوادا اليكاريه تندرستي ددن وابرينداريها لك جواهنا نافا شيخ مقصود التداويه ونابي بيستيوا بعمليات ونخوشخانه هي ونخوشخانه ودري وكاغون حموج دزانج در في خدمتنا راس هيفا سوريا عربيه سوري نقود كاسدم تشي تشماري بوناي داين تنسيق رجا يكم چار بريندار هبون روشاوا قال جرانبو حتى رجا ديجي يكي جوا شهيد كت جبر بارچه دسري ويدبون رجا يكي قوتن تبز جريكنينا لأم درباس نابن يعني وين بجهن النقطة هري ناس ما قلت تمام تمشكلينا وين كودر تخوازن جور براسي تيم ميل ودر يسر عردي يعني دناف يعني كاري ميا اركي ميا كو ام دشروش زاتن دروش زحمت او اورتدا كاري ما دست بيتكي ام هذه اورتنا يتندرستي فكاري ما بردوام دوا شورجي هذا لي ما قلت مشكلينا يعني روش خطري بي وهم ام بيجن دنابرا هردو كادا شرنسك نيبود نابرا بيجن هردو الياندا ما جو كودربي امي بيجهنن جو تمام مشكلنا مجور نقطه تحديد بكن وهر شهر بيندارا بدنا دسما ديسا بشتي يعني كم ساعتي افروجا يكم شري شيخ مقصودي بشتي نيف ساعتي جو بورن امنكارن ورن جبر لو شاء أمنينا باشا أمني كارن أندامي خو بخن بالخطرية ده بله رجع دويم وسيام براسي تنسيق تشد بو نتهني الجل هاي بصورة سوري عربي الجل حمور خستني مروفاهي يعني يكري خستنا ما يكو تنسيق ودخوازي جوانكر كور ريك مروفاهي جمرة بكن أم قريبا هرن جانا و سيفيلا وزاروكا وكالا وجنا خورتا أم قريبا جيانا بريندار بخلاص بكن بيجن خاطر صورة نابنة تويرة يعني ما تنسيق بقلك جهارة كرم هول دا حتى يعني بيجن بحمود الفتاة كوريج وري بكرن تابولوجي تبرس في أرينين نهاتن تابولوجي راسي متيمي خو ودكتوري خو درماني خو حاضر كرن أم النقطة كنازن يعني إيرو فيداوية بشكل مداخو يعني مدى برسف براسي دانكو ونكارن درباس بن يعني تري درفت عريبك النيدا لي امتكارن هنا ايش بلا طبقه بمينن بريندارا شو درخن امي طبقه بمينن يعني هنا السبه دي سهرن دير حافر
روج أمي بمنن حتى أم قريبا دفت إمكانها بريفة بأم قريبا هرن جلك سباسياتتكم هون هرهبن هدية عبد الله هفسروكا هيفا سوريا كرديش قامشلو وجي صاحبي ومهبيت كنش حمو قناتاي هرجي هيجي ونجي هولداني كي بكن ضغطة كي بكن جو ريكم رفاهيبة بجور براسي كريزك الودرتي إني دوشة كم رفاهي قلك خطر وزحمة تيجيان دستي والصاغبة أبجي أركميو أنفيا كي دكن جلك سباس هرهبن بویکی اجی گهشتم داویا وی بولتنه لی چاوی و هر لسر رو داوی بن داوی زانیاری و پیشهاد درباره شیخ مقصود و اشرفیه و روشا کردان لوی داره هون رو داوی ببینن. خیرایته گیکاکتا به سوشال میدیاش مشکیش استراحت به بسرچاو پاکیجی 22000 دیناری نوروز نکراوتو همو اوانیتیه 200 گیگای فول خیرایی بو ماوی مانگه سوشال میدیاش عیدی خوامانا اینستاگرام سناب چات فیسبوک مسنجر واتساپیش لسر پاکیجه که یعنی خیرایی و یک دنیا گیگاو مشکی کی استراحت لهمو پارزگاکانی کردستانیش بردسته بوچی دانیشتوی استا پاکیجه کت پرب کروا بیر لە شوێنێک بکەرەوە لە جەرگەی هەولێر کە تایبەت بۆ ئاسوودەیی دروست کرابێت شوێنێک کە سروشت لە باوشی گرتوویت و هەموو ناونیشانەکان لێت نزیکن ئێرە فلۆریاستیە و شانازی پرۆژەکانی ساوث کوردستان گروپە لە ناو ژاوەژاوی شاردا هێمنیەک ئەزمون دەکەیت کە ئارەزوو ناکەیت بەجێی بێڵیت سیستمێکی سکیۆرێتی 24 کاتژمێری و پارچینی ئۆتۆمبیلی داخرا و وا دەکەن هەمیشە دڵنیابیت ئەمە فلۆریاستی نوێیە خەونێکی مەحاڵ کە ساوث کوردستان گرۆپ بەدیهێنا فلۆریاستی شارێک لە ناو شارێک قەیوان میرادۆر ڕابردوومان متمانەیە بۆ داهاتووتان ئۆ سێڕۆت من چەند ڕۆژە خەریکم بۆچی وات لێ کرد ئیستا من چی بکەم چیت لێ بکەم ئەمە لە کێ کۆبوو بە ئیتاڵی نەبووە بە ئیتاڵی قاوەکەی خواردوێتی ئۆتامی ئیتاڵی لەگەڵ خواردنەوەی قاوەی سێلەیەکی کۆفێلا ئەس بەو پەڕی شارەزای تەکەڵکردنی شیر و شەکر و قاوەکەی بکە قاوەی سێلەیەکی کۆفێلا پڕ لە تاموەستی ئیتاڵی چۆنە کۆفێلا خۆشە کۆفێلا ئێمپایر سکوێر بەترین شوێنە بۆ ژیان
إيطالي كردي سروشتي أنكو كافين فارم مازنتري كيلقاها برهمي شيرو فريش الكردستاني شيرو ماست وآفا ماست وبانيري فريش همي بيبك هاتين باراستني وصد الصدي سروشتي كافين فارم جي كيلقاها ما بومالين هوا ئێستا لەگەڵ فاستلینگ سۆشیال میدیا بەلاشە بۆ پاکێجەکانی 20,000 39,000 و 69,000 دیناری واتە تیکتۆک، ئینستاگرام، فەیسبوک و سناپ و چەندینی دیکە بەکاربێنە بەبێ ئەوەی هیچ لە پاکێجەکەت بڕوات. لەوەش خۆشتر پاکێجەکانی 39,000 و 69,000 دیناری بە تەواوی نوێکراونەتەوە. هەر ئەمڕۆ بەشداری بکە و خۆشی زیاتر بەدەست بێنە لەگەڵ فاستلینگ. بینەری ڕوودا و سڵاوم کاتتان باش کاژێر هەشتە بە کاتی ئەولێر من ڕێبوار عەلیم. شەڕ و پێکدادان لە شێخ مەقسوود دەستی پێکردەوە ئاسایشی نێوخۆ دەڵێت بەرگری دەکەین. لە تەوێگرتوەکانیش دەڵێت 150,000 کەس لە حەلەب ئاوارە بوون و 4 نەخۆشخانەش لە کار کەوتون. سەرۆکاتی سووریا وردەکاری پەیوەندی تەلەفۆنیەکەی نێوان ئەحمەد شەرع و سەرۆک بارزانی بڵاو کردەوە تێیدا سەرۆکی سووریا بەڵێنی داوە مافە نیشتیمانی و سیاسیەکانی کورد بپارێزێت. سەرۆک بارزانیش جەختی لە بنیادنانی دەوڵەتێک کردوتەوە کە کۆکەرەوەی هەموو پێکاتەکان بێت. لە هەولێر بۆ پاڵپشتی لە ڕۆژاوای کوردستان خۆپیشاندان بەڕێوە چوو خۆپیشاندەران دەڵێن کورد تەنیا بە یەکڕێزی و یەکدەنگی سەردەکەوێت. لە چیای پیرەمەگرون لە سنووری سلێمانی دوو شاخەوان کە لەگەڵ گروپێکی گەشتیاریدا بوون هەڵدێراون یەکێکیان گیانی لەدەستداوە و ئەوەی دیکەشیان بریندارە. قابل کسانی که تخریبگرند جمهوری اسلامی کوتاه نخواهد آمد. خۆپیشاندان و ناڕزایی لە ئێران فراوانتر بووە لە دوێنێ شەوەوە ئینتەرنێت و پەیوەندی پچراوە. عەلی خامەنەیی ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران دەڵێت سازش لەگەڵ تێکدەران ناکەین و ئەمریکا و هەندێک وڵاتی دیکە دەستیان لە خۆپیشاندانەکاندا هەیە. دخوازن لبێ تاقی ئالی سیاسی دا بشکینن ئیرادا بێگەلی بشکینن ئەم بهێبینە سەروک نچیروان بەرەزانی سەروک برێز مەسعود بەرەزانی هەر کەس بە ئالیەکە دا مداخەلە بکە. سەرڕای ڕاگەیاندنی ئاگربەست و سەپاندنی قەدەغەیات و چۆ دۆخی گەڕەکە کوردنشینەکانی ئەشرەفیە و شێخ مەقسوود لە شاری حەلب هێشتا گرژە و دانیشتوانەکەی لە دڵڕاوکەیەکی توندان هاوکات دەنگی تۆپباران و دەنگی تەقە بە شێوی پچر لە ناوچەکە دەبیسترێت. بەپێی زانیاریەکانی پەیامنێری ڕوودا و لە حەلب ئاگربەستەکە لە دەوروبەری کاژێر 6 و 30 خولەکی ئێوارە بە کاتی سووریا ڕاگەیاندرا و دوای ماوەیەکی کەم قەدەغەی هاتوچۆ لەلایەن هێزەکانی حکومەتی سووریا وەستەپێنرا کە گەمارەوەی گەڕەکی ئەشرەفیان داوە. پێشتر حکومەتی سووریا داوای لە هێزە کوردیەکان کرد بوو خۆیان ڕادەستکەن و چەکەکانیان دانێن و چەکدارەکانیان بۆ ڕۆژهەڵاتی فڕاد بگوازنەوە هەروەها داوای لە خەڵکی سیڤیلیش کرد بوو کە ناوچەکە چۆڵکەن. هێزە کوردیەکان تاوەکو ئێستا ئەو داوایان ڕەت کردوتەوە و ئامادەی بەرگرین. سەبارەت بە دۆخی مەیدانی گەڕەکی شێخ مەقسوود هێشتا لەژێر کۆنتڕۆلی هێزە کوردیەکاندایە و زۆربەی گەڕەکی ئەشرەفیە کەوتوتە ژێر کۆنتڕۆلی هێزەکانی حکومەتی سووریا. بەپێی زانیاریەکانی پەیامنێری ڕوودا و لە سەرەتای گرژەکاندا دوو ڕێڕەوی بۆ دەرچوونی وڵاتیان کرانەوە و بەپێی ئامارە نافەرمیەکان نزیکەی 140,000 کەس لە گەڕەکەکانی ئەشرەفیە و شێخ مەقسوود ئاوارە بوون بەشێکیان لە گەڕەکەکانی دیکەی حەلب لە ماڵی کە سوکاریان دیشتەجێن و نزیکەی 13,000 کەسیش ڕویان لە هەرێمی ئافرین کردووە. سەرڕای ڕاگەیاندنی قەدەغەیات و چۆ دەنگی ئەمبوڵاس لە ناوچەکە و گەڕەکی سریانی نزیک لەو دوو گەڕەکە کوردنشینە دەبیسترێت. ئەمەژێ بۆ بەردەوامی گرژەکان تا ئێستا گرژەکان هەر بەردەوام ناو بەناو دەنگی تەقە و بردومانی چڕ دەبیسترێت. سەرۆکاتی سووریا وردەکاری پەیوەندی تەلەفۆنیەکەی نێوان ئەحمەد شەرع و سەرۆک مەسعود بارزانی بڵاو کردەوە تێیدا سەرۆکی سووریا باڵێنی داوە مافە نیشتیمانی و سیاسیەکانی کورد بپارێزێت.
ئەمڕۆ سەرۆکاتی سووریا ڕایگەیاند ئەحمەد شەرع سەرۆکۆماری سووریا پەیوەندیەکی تەلەفۆنی لەگەڵ سەرۆک بارزانی ئەنجام داوە. بە پێ ڕاگەندراوەکەی دیمەشق لە پەیوەندیەکەدا دوایین پێشادەکانی گۆڕەپانی سووریا و ناوچەکە تاوتوێ کراون. هاوکات جەخت لە گرنگی بێزکردنی سەقامگیری و هاوکاری هاوبەش کراوەتەوە. لە بەشێکی ڕاگەندراوەکەدا هاتووە ئەحمەد شەرع بە سەرۆک بارزانی گوتووە کورد پێکاتەیەکی ڕەسەن و بنەڕەتیە لە پێکاتی گەلی سووریا. سەرۆکی سووریا پابندبوونی تەواوی دەوڵەتی دووپات کردوێتەوە بۆ دەستەبەرکردنی تەواوی مافە نیشتیمانی سیاسی و مەدەنیەکانی کورد لەگەڵ تەواوی پێکاتەکانی دیکەی گەلی سووریا لەسەر بنەمای یەکسانی و بێجیاکاری. سەبارەت بە هەڵوێستی سەرۆک بارزانی سەرۆکاتی سووریا دەڵێت بەڕێز مەسعود بارزانی پێزانینی بۆ ئەم تێڕوانینە هەبووە و پشتیوانی خۆی بۆ خواستەکانی سووریەکان بۆ بنیادنانی دەوڵەتێکی کۆکەرەوە بۆ هەموو ڕۆڵەکانی دەربڕیوە. هەروەها هەردوولار ڕێکەوتون لە سەرگرنگی بەردەوامی ڕابێژ و هاوئاهەنگی لە پێناو خزمەتکردن بە بەرژەوەندی هاوبەشەکان و بێزکردنی ئاشتی نێوخۆیی. ئەم پەیوەندی تەلەفۆنیانە هاوکاتە لەگەڵ دۆخی تەواو جیاواز لەسەر زەوی لە شاری حەلەب. ئەحمەد شەرع دان بە مافەکانی کووردا دەدێت و بە پێکاتی ڕەستەن وەسفیان دەکات. ئەوکات وەزیری ڕاگەاندنی سووریاش ئەمڕۆ کوردی بە هاوبەشی داهاتوو وەسف کرد. لە نێودەنگی بۆردومان و تەقەیەکی زۆردا ژمارەیەک شەڕبان گرتەیەکی ڤیدیۆی خۆیان تۆمار کردووە بۆ پەڕی حەماسەتەوە دەڵێن کە هیچ کاتێک شێخ مەقسوود ناکەوێت تا ئێمە لێرە بین ناهێڵین بە هیچ شێوەیەک ئەم گەڕەکە بکەوێت و بەرخودان بەردەوام دەبێت. ئەتجۆری ئەم لێرە شێخ مەقسوود ئەبن کاوێت و نابێ مێنن ئەبن کاوێشی هەتۆ ئەنا ئەتجۆری ئەم لێرە سیپان هەموو فەرماندەیەکی باڵای سەربازی هەسەدەیە کەمێک پێشێستا قسەی کردووە لە سەردۆخی هەردوو گەڕەکە کوردیشینەکەی حەلب جێ لە قسەکانی دەگری. 5-6 مەهە و یەک بوو لەسەر تاخۆ شێخ مەقسوود ئەشرەفی عێریشێکی وڤۆنا دەست پێ کرد. یە ڕۆستی ئەڤە عێریشەیەکی لەسەر بوون تاخۆنا چێنە بێ. لەوێ جۆرێ ئەڤ عێریش بە شێوەزێکی پڕ وڤۆنا و به همبری دنیا کی جندیتی وقتی و تشتان نبینی وقتی. هم باورن برخدانی گله شیخ مسعود اشرفیه که بیه دوان دا بیه عادتک بیه ثقافتک شیخ مسعود اشرفی وقتی تی گوتن تنه برخدانی تی آخر مروف هم باور دیگن که گله شیخ مسعود اشرفی بکرد میوه برخدانی خود جین همو پیلان اندجمنا تیک ببن و سرکفتن بخنیه خوی گله کرد. اما قصده وقتی تزانین هنج اتفاق یکی نیسان دا ما خوش تاخا کشاندم و تاخه ریوبریا مجلس مدنی یا تاخه و اولکاری هندرین اولکاری و در دگریم ایرو مجلس تاخه شیخ مسعود اشرفی داخیانیک دان و گوتن امه برخدانی خو بردوام بکن و امه سکن آخا یه رومت بردام بکن و گوا پاش دانوش. هم وقت قصد به وی داخیانه رانه و هم به داخیانه دست پشگیری بید کن و جوی ملی مداش بی آلی دا چش دست مواری همه ور آلی کار بن. بگومان ما فتی کسی نینه کس گل شیخ مسعود اشرفی جی واری وان بده درخستن و بری وان بده دور دیتر. گل شیخ مسعود اشرفی و خدان دور خود در کردن، خدان تاخی خود در کردن، خدان مالا خود در کردن و پیلان اندجمن حمید تیگ ببن. جاگ دیتر جوردا از دبیجم از توایی شروانن اد شپرد شرد کن لشیخ مسعود اشرفی و همو سکن ولاد پارس ای گله شیخ مسعود اشرفی سلاف دکم و دبیجم و اف برخدانی اف سکنا و بسر بکره. دوستا دوباره دبیجم گرک ام نوین لیستو کو شرین خاص زفتن پیش خستن هنگ جخورا اعلام دا پر گوتنین جدا جدا پیش تخینن لی برخدان گله شیخ مسعود اشرفی ایوان لیستو گنا همو والا در بخینه و سرکفتن به یه گله شیخ مسعود اشرفی سلاف و رس توایی گردشت. لە دیمەنێکی ڤیدیۆییدا بارودۆخی کارەساتباری ناو نەخۆشخانەی خالید فەجر لە گەڕەکی شێخ مەقسوودی حەلب دەردەکەوێت. دوایەوەی لەلایەن چەکدارانی سوپای عەرەبی سووریاوە ڕاستەوخۆ بۆردومان کرا و لە خزمەتگوزاری کەوت کە پڕ بۆ لە قوربانی بۆردومانەکەەوە نەخۆشان. نەخۆشخانەی خالید فەجر لە گەڕەکی شێخ مەقسوودی شاری حەلب بەرەو ڕووی بۆردومانێکی توند بۆتەوە کە لەلایەن چەکدارانی سوپای عەرەبی سووریاوە ئەنجام درراوە. نەخۆشخانەکە 4 جار لەسەر یەک بە چەکی قورس کراوەتە ئامانج و زیانێکی زۆری بەرکەوتووە.
ئەمە پاشماوی بردومانەکانە وەک دەبینن کاربای نەخۆشخانەکە بە تەواوی پچراوە ئەمەش بۆتەوەی ئەوەی کە نەخۆشخانەکە لە خزمەت گوزاری بوەستێت لە کاتێکدا بەدەیان برینداری قوربانی بردومانەکە و بردومانە بەردەوامەکانی سەرگەڕەکە مەدەنی نشینەکانی تێدا بووە و باماجگرتنی ڕاستەخۆی نەخۆشخانەکە بارودۆخی مرۆیی لەناو بەشەکاندا خراپتر کردووە کە بریندارەکان بۆ وەرگرتنی هاوکاری چارەسەری پێویست بەرەو ڕووی سەختیەکی زۆر دەبنەوە ئەمەش بۆی لە کارکەوتنی ئامێرە پزیشکەکان و کەمی دەرفەتەکان بەهۆی ئەو زیانانەی بەر ژێرخانی نەخۆشخانەکە کەوتون دیمەنەکانی نێو نەخۆشخانەکە وەک دەبینن ئازار و مینەتەکانی برینداران و کارمەندان و پزیشکان نیشان دەدەن لە سای نەبوونی کەمترین پێداویستی کارکردنی پزیشکی وەروەها ڕاکشانی قوربانیەکان لە قوربانی بردومانەکان لە سەرزەوی و ڕێڕەوەکانی نەخۆشخانەکە وەک دەبینن ئەمە ژمارێکی زۆر لە هاونیشتیمانیان لەوێت و بەشێکیان بریندارن بەڵام بە باشی چارەسەریان بۆ ناکرێت بەهۆی ئەو بردومانانەی بەر نەخۆشخانەکە کەوتە زیانی زۆری بەر نەخۆشخانەکە خستووە هەروەها دەرمان بە شێوێکی بەرچاو کەم بۆتەوە لە هەندێک شوێن هەر نەماوە وەک دەبینن ئەمە دۆخی ئەو نەخۆشخانەیە کە کەوتۆتە بەر بردومانەکانی سوپای عربی سووری کە ژمارێکی زۆر لە هەمنیشتمانیان بە تایبەت ژن و منداڵی زۆر لە نێو نەخۆشخانەکە هەن وەکو پارێزگاریکردن لە خۆیان بەکاری دەهێنن کەمێک لەمەوبەر دکتۆر وڵات مەعمۆ لە نەخۆشخانەی خالید فەجر قسەی کردو لەبارەی بارودۆخی نەخۆشخانەکە سەر دەخەینە سەر قسەکانی واکن نزانن بی دەمێکە چارم ژنە شەر لەسەر تاخن شێخ مەسعود و ئەشرەفی دەهات مەشاندن ئەو دخواستن هێزن ئاسایشە خەتیوان و پاراستنە تێک ببن ئەو عاجزبینەوان دەردەکات ژبەر و ئاسایش دەبوو بەرسیف ژوان ئێریشانڕا تفترین چ دەکردن ئێریشیان خۆ داوێژتن سەر کرد ئەو تۆپ و باران لەسەر گەر شەکلێکی ڕۆژانە سات لە سات دەهات مەشاندن بە توپێن گران ساڕوخان بە قەزیفان بە تانگێن خۆ تراکسێن خۆ بە هەمی تشتێن خۆ ئێریش دەکردن و هەمی هێزن خۆ چ دە عالی ئالیەتە دەژی ئەو دە عالی وەک کەسایەتە دەژی ژە هەمی کەسێن ئەو کەتە ئێبێن لەسەر عالی سووری ژیان دەکردن ئەو دکردن یەک و ئێریشی تاخێ دەکردن ئەو جی بخڕا مەترسیان چێکرد ومادو گوتجی و حتی وی داخیجی ام دبیجن اف بزگریکین سیاسی اف قصده و اداره حکومت شامه ادامکی لحظ نکرنه اف بزگریک منا نحوله نبن بزگریکنی عرقی ایرو گلی کول روزانه بمرنی رو جان دیگه اف جی تأثیر خول مروفاهیه دیگه اف جی مسئولیتا حمیل کسین بمروفاهیه باند دکن همی سازین مروفاهیه نه اف مسئولیتا دسری دا حکومت شامل دمکیه و الکلک و همی کسین با آزادی خاص و لچار پرچه کردستانه و لچار پرچه دنیای اف کسین خو هزین مروفاهیه دبینن اف مسئولیتا اف تطهیر العرقی لسر کردا وره مچانن او مسئولیتی را دکن امجی ایرو لمشفى شهید خالد فجر به امکانیات من ضعیف اف درمان کم اف گیشت آستی کشی مشفى ما هات هدف کرتن اف مشفەش خدمه دەکات ئەلکتریکا وێ قوت بوو قەزیفەین وێن لە هەندر مەشفێ خستن ئینسانی ما شەهید بین ئەندامێ مەشفێ و دە ئەندام مەشفێژی بریندار بین یەک ژێ مەخباری بوو ئێدین ژی ممەرد بوو و ممەردێکژی ji derva alîkar hatibî ew jî birîndar bû ev ê tiştinan metirsin hanîn ev gelê di hindir taxa Şêx Masûd û Eşrefiyê de jiyan dikin ji ber ku vê êrişên pir guran silahên guran li ser taxê dihatin pêkanîn û bi taybet demê meşve hat hedefgirtin ev gel pir tirsiya ji ber wê jî em li vir wek meşva Şehîd Xalid Fecir em bihêvîne projeyên aşîtiyê li ser erdê Sûriyê werin meşandin û bi taybet di Şêx Masûda were dest pêkirin و ev aşîtî jî bibe mînak û li rojhilata navîn giştî belav bibe di wir de îradan gelan derkeve meydanê yekîtiyan gelan were derkeve meydanê ev hezkirina û qebîlkirina însanan ji hev re derkeve pêş îradan jinê derkeve pêş em jî îro ji bo wê dixebitin eger em şer bikin jî ji bo azadiya
مروفاهیه جبو اخلاق بسر کفه جبو حقیقت بسر کفه ام شر دکن جبو اتفاقیه یکی نیسان دهی آزار بسر کفه اتفاقیه دهی آزار و یکی نیسانه ام جخورا سرکفتنا هری مزن دبینن ام جخورا آزادی دبینن و جگل سوری به حمی بیکاته ورا ام آزادی دبینن که اگر اتفاقیه دهی آزار بسر نکفه گل سوری همی ازرار بکه اتفاقیه دهی آزاره تطبیق کرناوه و یکی نیسانه یعنی گاوا یکمینه انو گل سوریه بر به آزادی و داره و او آزادی تأثیر خود لحمی دولت روجرات ناوی بکه به طایبت او دولت جیران دهندر سوریه در دوری ولات سوریه نه به طایبت دولت ترک ایروژی چما افر علاقات كافين لنافبري اف دولت من رجلات نافين ده هنا دعالي ثقافي ده جي دعالي چوندن هاتن جي دعالي علاقات تجاري ده ايرو اف چروسكا آزاديه چروسكا آشيتيه لسورة گاواري آبتن گاوا ديامين اير دولت تركي دست ببكي دامي ايرو پافچون لسورة دست ببكن گاوا ديامين لدولت تركي دست ببكي يعني حردك لهذا تأثير دكن ام جوا گالي كور لچار پرچاين كردستاني آزادی گلان و یکیتیان گلان و آزادی مروفاهیه و اف دولت هندر رجلات ناوی به طایبت دولت ترک و دولت سوریه ام بکشنن دموکراسیه ام ویش خورا مشروع کی اخلاقی و انسانی دبینن ایرو جیوا کندزانن لهندر تاخن شیخ مسعود و اشرفیه دار اگر اف دولت به مروفاهیه باندکن دولت اوروبا اتحاد اوروبی تحالف دولي وامريكا والكلاك ويجي هزم كردستاني هزم كردستاني خدي لقال الشيخ مقصود در كفن خدي الإرادة قال الشيخ مقصود در كفن بكردي وي بعربي وي وامجي وام سباسيا جديكن وام سباسيا حمي قالي باكوري كردستاني ديكن إنه دركاتن قادان وأو قالين كرد لأوروبا دركاتن وأو كان كسن آزادي خاص خو حوالي قالي كرد وكردستاني دبينن أم سباسيا وانجي دكن وأم وقت تندرستي تموتن بهذه ما إنسان رحد جام بكن إنسان نخاش نبن إنسان نشينن إنسان بريندار نبن دمي أم دستي خدافجن مروفا أم دغازن مروف وآبدين دستي مدسر وان رحت بن نه انسان دقر کرنه رو در باز به یعنی ام دخوازن وک مروف وک گلی کرد وک ثقافت و گلی کرد چاندا گلی کرد و چاندا رجحلات ناوین دو مزوبوتامیا دا او حضارت دست بکری ام گرک به چانده وگرنن جبو ام کانبن خودی الاخلاق گلان در کفن خودی الاخلاق جواب بوین در کفن ایرو جی اف مترسین هنه اگر قال الشيخ مسعود دقر كرنا دروازه نه قال كردتاني هدف كرنا ده شخصي قال كرد را او قركرن او تطهير العرقي بنرين ما حمي قال ازادي خاص هدف كرن بنرين ما حكومات الشامات هدف كرن الريبابريا خسارت هدف كرن قصادات هدف كرن هر كاسي قدبي از انسانم از مروفم ده هدف كرن دمی انسان کرد تنادبه لکلک و انسان عرب جی تنادبه انسان ترک جی تنادبه ام بی گرک زانبن هبینا ما و تمام کرنا ما دمی ام به هفدرا وقت برای جیان بکن و ام جی بانگاوزی همی جیانه دکن و لگل کرد و کردستانی دکن چل کردستانی و چل اوروپا ایرو خودی در کفر لگل شیخ مسعود ام مترسین هنه برای عاشیتیه برای دیالوگه ام گل شیخ مسعود انقاذ بکن و اف ببه گاوا یکمین لشيخ مقصود در بازی حمی محافظین دولت سوری به در بازی سوئد به در بازی ساحل به دم کرد قتل عمر در باز بن سوا سنیه جی در باز بن سوا علویه جی در باز بن سوا درزیه جی در باز بن اما دم کرد رو آزاد جیان بکه سنیه آزاد جیان بکه علویه آزاد جیان بکه درزیه آزاد جیان بکه یعنی آزادی ما دمی ام هفدو قبول بکن آزادی ما دمی ام به هفدو بحسن ام به ایش هف بحسن آزادی ما دمی ام زبان هفدو حز بکن ایروجی ام وقال کرد لشيخ مقصود و قال عفرینی تایبت ام به هیوینه همی قالن کوچبر
گلین جو باجار خو قطیانه وقت زاروک جدایی که قطیه ام به آزاد به چند خو به رنگ خو به زمان خو و همه گلین سوری و گرن سر عرض خو و ام کاربن سوریه کی اتحادی سوریه کی رنگ رنگی ام به هفدرا آوا بکن و سوریه خو زنگین بکن و بهز بکن و سپاس بۆ وەرگرتنی دوای زانیاری لەبارەی دۆخی گەڕەکەکانی ئەشرەفی و شێخ مەقسوود دەچمە لای ڤیڤیان فەتاح پێامنێری ڕوودا و ڤیڤیان سڵاوت دەبێت پێمان بڵێ بە دیاریکراوی لەکوێی و دەنگی تەقە و بۆردمان دێت ئێستا؟ از لتخا سريانم كود كفتنيش تحردو تاخين كردان لحلبة أشرفية وشيخ مقصود كونها قد خيا هاتون وشوني لوان هاتية راجهاندن دنجي كتنا توبان قاف بقافتي بهيستن هرچند انها دنجي شركي دجوار نايه لي افهما تشار روزانا شركي دجوار لوان حردو تاخين كردان دهاتا كرن بتايبت لغوري كومش خلكي برسيد دو دنجي كي جلكي بهيز هبو يشر ايرو هنا كي دنكي متربش خوش دمجمير تشار حتى دمجمير شش بس هاتبو راجهاندن لششو نيفو بيدل وان حردو تاخان تاخا أشرفية كون هاد من كنترولا سربازين حكومة السورية ديو تاخا الشيخ مقصود كون هاد من كنترولا كردان ديا لوير قد خيا هاتون تشوني جششو نيفي إيفاري با هاتيا دست بكرو بالشف تلبو تفقرك لوان تاخان تونيا وجار بجار توب جي دي كيفن خواري ايرو روجا تشارايا شر بردوامه ودور بيشكرن سروان حردو تاخين كردان بردوامه بحزاران خلق جي جمال خود دركتنا او ربنا لتاخين دنيا حلبه يانجي تشونا عفريني يانجي لقندواري حلبه بجيبونا تي تخمين كرن ايرو بالشف يعني جوهرتن تشيب مش خود دو نقشيا سربازيه دفري هاتا جوهرتنكو هيزن سرب حكومه سوريا ود تاخا اشرفيه ده بيش بتشون انجام دانو هيزن كردي يعني اصايش الريفبريه خسر تاني تاخا الشيخ مقصود ده دور بيتش كريمايه دروشك خدمه جزاريه قلك خراب ده دجينا نا كهرباء نا انترنت او تشارجن بالتمامي دور بيتش كريه حطاني بخوارن درباسي ويتاخي نابم روجا تشارايا شرة منها البندوية كان خلق البندوية كان أو يكودوان تاخد الجين يعني أو بخو حكومة دا خواص دكاكو أو تاخرادستي ويبكرن الخلق البندوية كان تعفديريا ويا كده كان ينكون شيخ مقصود رادستي حكومتي ببيانجي ريكفتنا بدنا برا حردو آليان دا تشي ببا حطاكو أفروشا آلوز بداوي ببا وخلق كان أواربونا بكاربن فقرن مالي خواه أواربوني خلق هر بردوام فيفيان لهردو قارككا ايرو دمجمير تشار حطاشش دمكو اگر بست هاتبو راجهاندن دو كوريدورين مروفيجي هاتبو دسنيشان كرش قد دوجي دو كوريدورين مروفي هاتبو دسنيشان كرش بو دركتنا خلكي هجمارة تخمين كري يعني ياكو يا دركتنا خلكي جوان حردو تاخين كردان دردورا دصوت حزار كسية او ربونا خلكي بردوامة بتايبت اويكو ماليوان نيزيكي جهة شرن ماليوان نيزيكي ريبندانا ماليوان نيزيكي وان نافندانا يكو حكومة السورية قوتيا شخو حكومة السورية نخشية كي بلاف دك دبيجا أزيفان دفران توباران بكم وكو خالين سربازي ين هسدي أو بناف دك يعني حكومة ورود بيجا إجا أو خلكين كو أو ولاتين سيفيليا كل وان دفران دجين بجمان دا أو ربوني دبر دوام لينها قد خيا هاتنو تشوني هي الوان تاخان جبر فيا كي لفو تفقر بالتمامين هارا وسطيايا سپاس دەکەم ڤیڤیان فەتاح پێامنێری ڕوودا و سپاس بۆ زانیاری کانت. تەنیا پێنج خولەک دوای تەوابوونی مۆڵەتەکەی سوپای سووریا بۆ چوونە دەرەوەی خەڵک دەستەی ئۆپراسیۆنەکانی سوپا گەڕەکی شێخ مەقسوودی وەکو ناوچەیەکی سەربازی داخراو ناسان و قەدەغەی هاتوچۆی ڕاگەیان. ئێوارێ هەینی دەستەی ئۆپراسیۆنەکانی سوپای عەرەبی سووری لە ڕاگەندراوێکی بەپەلەدا بڵاوی کردەوە ڕای دەگەێنین کە گەڕەکی شێخ مەقسوود ناوچەیەکی سەربازی داخراوە. قەدەغەی هاتوچۆی تەواوەتی لە گەڕەکی شێخ مەقسوود لە کاژێر 6 خولەکی ئێوارەوە دەستی پێکرد تاوەکو کاتێکی نادیار. ڕاستپاردەی کەسوکاری سڤیل دەکەین کە لە نێو گەڕەکەکان کە پێویستە لە پەنجەرەکان دوورکەونەوە و بچنە نوهەمەکانی خوارەوە و وریابن لە نزیکبوونەوە لە پێگەکانی ڕێکخراوی هەسەدا. ئەم بڕیارانە دوای ئەوە دێن کە کاژێر 6 خولەک یان 6 تەواو وادەی ئەو ڕێڕۆمرۆیە کۆتایی هات کە سوپا بۆ چوونە دەرەوەی خەڵک دیاری کردبوو. ئەمڕۆ دوو جار مۆڵەت بۆ چوونە دەرەوە دیاریکە کاژێر 9 بەیانی و 6 ئێوارە. هێزە کوردیەکان ڕەتیان کردەوە چەک دابنێن و ڕایانگەیان کە بەرگری دەکەن. سوپای سووریا نەخشە و وێنەی ئاسمانی ئەو شوێنانی بڵاو کردەوە کە لە نێو گەڕەکی شێخ مەقسوود هێرشیان دەکاتە سەر و داوا لە دانیشتوان دەکات بەپەلە لەیان دوور بکەونەوە.
یاوارێ هینی دەستی ئۆپراسیۆنەکانی سوپای عەربی سووریا لە ڕێگەی ئاژانسی فەرمی ساناوە زنجیرەیەک نەخشە و وێنەی ئاسمانی بڵاو کردەوە کە تێدا چەند ناوچەیەکی دیاریکراوی نێو گەڕەکی شێخ مەخسوود بە ڕەنگی سوور دیاریکراون. سوپای سووریا لە ڕاگەندراوەکەدا دەڵێت لە ڕێگەی شاشە و پلاتفۆرمەکانی کەناڵی ئێخباریەی سووریاوە ئەو شوێنانە بڵاو دەکەینەوە کە دەکرێنە ئامان چونکە ڕێکخراوی هەسەدە و ڕێکخراوی پەکەکە کردویانەتە بارگا و بنکەی سەربازی بۆ هێرشکردنە سەر حەلەب. لە وێنە بڵاوکراوەکاندا وەک دەبینن سوپای سووریا بەوردی شوێنەکانی داناوە و بازنەی سووری لەسەر چەند گەڕەکێک کێشاوە لەوانە ناوچەکانی نزیک مزگەوتی سەلاحەدین و شەقامی خالیدی کوڕی وەلید. دەستەی ئۆپراسیۆنەکان هۆشداری تون دەداتە دانیشتوانی سفیر و دەڵێت پێویستە بەپەلە لەو ناوچە دیاریکراوانە دوور بکەونەوە و چۆڵی بکەن لە پێناو پاراستنی گیانی خۆیان. دۆخی حەلەب لە قۆناغی هۆشداریەوە چۆتە قۆناغی دیاریکردنی ئامانجەکان لە کاتێکدا گوتاری سیاسی و سەربازی دیمەشق دژبەیەکی تێدایە. سوپای سووریا بانگەشەوە دەکات کە هێزەکانیان چوونەتە نێو گەڕەکەکانی شێخ مەخسوود و ئەشرەفیە و دەستیان بە پاکردنەوە کردووە. دوای ئەوەی سوپای سووریا نەخشەی خاڵێکی لە نێو گەڕەکی شێخ مەخسوود بڵاو کردەوە ڕەشەی هێرشکردنە سەری کرد هێزەکانی یاسایشی حەلەب ڕایانگەیانە و شوێنە نەخۆشخانەی خالید فەجرە و ئەم کاری سوپا بە تاوانی جەنگ وەسف دەکەن. هێزەکان یاسایشی ناوخۆی حەلەب ڕایانگەیان دوو هێرشی بەرفراوانی گروپە چەکدارەکانی سەر بە حکومەتی دیمەشقیان بۆ سەرگەڕەکی شێخ مەخسوود تێشکاندووە و ناچاری پاشەکشیان کردوون. ناوەندی ڕاگەاندنی یاسایشی نێوخۆی حەلەب سەر بە بەڕێوەبەراتی خۆسەر لە نوێترین ڕاگەندراویدا ئاشکرای کرد کە گروپە چەکدارەکانی ئەلعەمشاد، حەمزات و نورەدین زەنکی کە سەر بە حکومەتی دیمەشقن لە مێحوەری وادی زەیتونەوە دوو هەوڵی چوونە ژوورەوەیان داوە بۆ نێوگەڕەکی شێخ مەخسوود. بە پێی ڕاگەندراوەکە ئەو گروپانە پشتیوانی ڕاستەوخۆی تانک و چەکی قورسیان هەبووە. ئاسایشی حەلەب دەڵێت هێزەکانمان توانیویانە ڕوبەڕوویان ببنەوە و هەردوو هەوڵی پێشڕەویەکە پوچ چەڵکەنەوە بەوەش هێرشکارەکانیان ناچار بە پاشەکشە کردووە لەو میحوەرە. لە کۆتای ڕاگەندراوەکەدا ئاماژە بۆ دراوەکە بۆ چوارەم ڕۆژی لەسەر یەک تۆپبارانی گەڕەکی شێخ مەخسوود لەلایەن هێزەکانی سەر بە حکومەتەوە بەردەوامە. لەولێر بەسەتان گەنج و کوڕی کورد بە بەرزکردنەوەی ئاڵای کوردستان و گوتنەوەی دروشمی بژی بەرخودان و ڕۆژ ئاوا پشتیوانی خۆیان لەولێرەوە بۆ کوردانی حەلەب دەربڕی گوتیان ڕۆژ ئاوا ڕۆژ هەڵاتە کوردستان یەک وڵاتە. وەک دەبینن دروشمی چەندین دروشم و هەروەها لۆگۆ بەرزکراونەتەوە ئاڵای کوردستان دەشەکێتەوە لە نێو خۆ پیشاندەران بە گوتنەوەی هوتاف و دروشمی جیاوازەوە پشتیوانی خۆیان بۆ کوردانی ڕۆژ ئاوا دەردەبرن ئەوانی لەوێن هاو نیشتیمانیانن لە هەولێر لە خەڵکی ڕۆژاوای کوردستان ئەوانەی کە کاتی خۆی پەنابەر بوون هاتوونەتە هەولێر و بەشێکیان خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانیشن هەمویان پشگیری خۆیان بۆ ڕۆژاوە دووپات دەکەنەوە سەرنج دەخەینە سەر قسەی بەشێکیان کە بۆ مایکی ڕوودا و قسەیان کردووە. داخوازی ئەمە لە کاک مەسعود بەرەزانی پشگیری کوردی ڕۆژاوا بکە بە تایبەتی لە تاخێن شێخ مەخسوود و ئەشرەفی کو ئەوڕۆ ئەو دەوڵەتێن داگرکەر زانی ئێریشی لەسەر کوردی سەڤیل دەکەن زانی ینی ئەو داعشانە ئەو ئەوانە زانی دخوازن کورد بە تەنایی بکەن کورد دە حیاتێدا تنەیی نابە کورد هەر سەر بلندە کورد بە سەرۆکێ خۆ زانی بە گەلێ خۆ بە قووەتێ خۆ بە ئیرادەی گەلێ خۆ هەر دایم سەر بلندە گەلێ کوردام هەموویەکەن وخینامەش بۆی ڕۆژاوا و بۆی باشوور و باکوور ڕۆژهالات هەمووکە بۆی ئەنەکەیەکە ئەم خوینا خودن ئەم جانێ خودن ئەمێت لێ خەبدەر و گاوا گۆژمە خستن کەنگی بێ دلێمە و جانێمە و زلامێمە و زارۆکێمە و خوتیارێمە هەمووش بۆی کوردستانێم ئامادە ئەو کاری لە کوردان تێکرد شێخ مەخسوود ئەوە تۆڵهەلدانی داعشە چکو کۆبانێ و خەڵکی کورد داعش ئیشکانان ئەوە تۆڵهەلدانی کوردان داعشی کوردان تێن ئەم هێوینە جڤاکە ناودەوڵەتی فشار لەسەر تورکیا و سەر حکوومەتە سووریا بکە ئەو شەرار ڕاوەستێنن ئەوە قەتل عامە جێنۆسایدە حەقی کوردان شێخ مەخسوود تێکردن کورد هەر چار پەرچێ کوردستانی ئاشتی خوازە نە بشەڕێ شەرجی کەس نکار کوردات نەبکە هەر چار پەرچێ کوردستانی ئینشەڵا سەرکەوتنی هەر چار پەرچێ کوردستانی
دەستگای خێرخوازی بارزانی ڕای دەگەێت زیاتر لە 130,000 نیشتمانی لە گەڕەکە کوردنشینەکانی شێخ مەسعود و ئەشرەفی حەلەبەوە ئەوارەی عەفرین بوون و لە دەوروبەریشی ئەمڕۆ چەند ڕۆژێکە پێشوازیان لێ دەکەن و خزمەتگوزاری سەرەتایان پێشکەش دەکەن. ڕەواج حاجی ئەندامی دەستەی کارگەری دەستگای خێرخوازی بارزانی بە ڕووداوی گوت کە نووسنگەکەمان لە عەفرین دەستی کردووە بە 2 پرۆژەی گەورە لە نێو عەفرین بۆ هاوکاریکردنی ئەو کەسانەی لەو سونورە پێویستیان بە هاوکاری خێرا هەیە و دەشڵێکە بە گوێرەی پارێزگاری حەلەب لەو دوو گەڕەکە کوردنشینەی حەلەب 27 خێزان ئاوارن و هەوڵ دەدەن کە یارمەتی و هاوکاریان پێشکەشکەن. دەستگای خێرخوازی بارزانی چارەچێ مرۆیەکانی لە عەفرین فراوانتر دەکات و تیمە تەندروستی و فریاگوزاریەکانی دەخاتە حاڵەتی ئامادە باشیەوە. موسا ئەحمەد سەرۆکی دەستگای خێرخوازی بارزانی بە ڕووداوی ڕاگەیاند کە دوای 2 ڕۆژ لە ئامادەکاری ئێستا تیمەکانیان سەرقاڵی چارەسەرکردی برینداران و دابشکردنی خۆراکن بەسەریاندا و ئامانجی سەرکیشیان سوکردنی باری گرانی سەرشانی ئەو خێزانانەیە کە ئاوەرەکانیان لای خۆیان حەواندۆتەوە گوتی کە ئەوانیش دۆخیان باش نییە ئێمە هەوڵ دەدەین کە ئەرکیان سوب بکەین و وتی کە چەند سەبەتەیەکی خۆراکمان ئامادە کردووە بۆەوەی بیدەین بۆ ئاوارانی کە لە ڕێگا دەڕۆن سەرپێی خواردنەکەیان پێ بدەین و لە کاتی گەیشتینیان بە عەفرین و شوێنەکانی دیکە خواردنی ئامادەکراو هەن بەسەریاندا دابەشەکەی. مەوەکو دەستگای خێرخوازی بارزانی ئەف 2 ڕۆژە ئامادەکاریان دەکەین لەوێ درێ و لە ئەفرینێژی و لە دەرڤەی وڵاتژی چ بکەینش بۆی کو دە خزمەتە خەڵکی خۆدا بینش کو ئەم دەزانین بارێوان ماڵباتاژی گرانە ڕاستە دلێوان فرەهە دلێوان مەزنە هەر کەسێکی چەند ئایلێک بخواوەگرتنە چەند کەسێک بخواوەگرتنە لێ دیسان بارێوانی ئابووری خراپە ئەم چاوا بشین بارێوان سفک بکەین و چاوا بشین ئالیکاریاوی خەڵکی بکەین تیمین مێن نۆژداری دەست بە چالاکیان خواکردنە پێشوازیە دیکەن ئەو نەخۆش و مخابن هەندێک بریندارژی هەنە زارۆکێن بریندارژی هەنە چارەسەریاوان دکەن و دیسان سەلەیەکە خارنە حاضر وێژ بۆی وان ئەوێت کو دەڕێکێدانە و ئەستاوان ئەگەر گوندێکی دوورتر بیت جەهێکی دوورتر بیت بۆ ناوە باژێڕی نەبیتن ئەم خواردنەکە سەرپێی دەدەینەوان و دناوە باژێڕیشدا دیسان خارن تێتە حاضرکردن دەستگای خێرخوازی بارزانی وەکووە دیتی بە عەرەبێن خواوێ خارنێ دەبێتەوان جهان ji بۆی هەم ئاریکاری بیت ji بۆیۆن ماڵباتە و ئەوێن کو تشتێکژی دەدەستێواندانی ئەم خزمەتەوانە بکەین. یەکێتی زانایانی یانی ئیسلامی کوردستان ئەمڕۆ هەینە ڕاگەندراوێکی لەبارەی ڕووداوەکانی حەلەب بڵاو کردەوە داوا دەکات کۆمەڵگەی نێودەوڵەتی لە ئاسێریشەکانی دژی کورد بێت دەنگ نەبێت. لە ڕاگەندراوەکەی یەکێتی زانایان داهاتووە بە ئاماژگرتنی کورد و خەڵکی سڤیلی هەردوو گەڕەکی شێخ مەقسوود و ئەشرەفیە لە حەلەب بە هەموو پێوەرێک پێچەوانی بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلامە. یەکێتی زانایان جەخت دەکاتەوە کە هیچ یاسایەک جگە لە دەمارگیری کوێرانە ڕێگە بەو هێرش و کوشتن و ستەمە گەورەیە نادات کە بەرامبەر ئەو دوو گەڕەکە کوردنشینەی حەلەب دەکرێت. لەگەڵ سەرکۆنەکردنی هێرشەکاندا یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان داوا لە کۆمەڵگەی نێودەوڵەتی دەکات هەڵگوێستیان هەبێ و دۆخەکەی هێور بکەنەوە. هاوکات ژمارێک لە کوردانی دیاسپۆرا لە بەرلین لە بەردەم باڵەخانی وەزارەتی دەرەوەی ئەڵمانیا کۆبوونەتەوە پشتیوانی خۆیان بۆ خەڵکی هەردوو گەڕەکە کوردنشینەکەی شاری حەلەب دەردەبڕن. هەم نیشتمانێکی کوردەڵێ دامانج لە کۆبوونەوەیان ئەوەیە کە حکوومەتی ئەڵمانیا لە بێدەنگیەکەی بێتە دەنگ و دەسوەردام کات بۆ ئەوەی کە ڕێگری لە لەناوبردننی کوردانی حەلەب بکات. حتام هەبن کوردێکی مە هەبێ ئەمی هەر دەنگی خۆبان کن بژی یەکیتیا ڕۆژاوا بژی سەرکەتنا ڕۆژاوا و یەکیتیا کووردا و هەر بژی هەر کورد هەبن هەر دەمێ. پەیامەمە دەستپێکی مانها من پێشە وەزارەتە خارجیە ئەڵمانینە ئەم دخوازن دەنگی خۆ بکەین لە وەزارەتی گۆ تەدەخلی بکەین و هەوکاری ملەتی کورد بن ڕۆژاوای کوردستانی تایبەتچی لە هەردوو تاخی شێخ مەقسوود و ئەشرەفیە لێن و هەردوو تاخ نەهات بن باندۆرەکە گەلێکی خراپ دەنا و ئەم بێژن ئەرتێشە جۆلانی گۆنەها عێریشی واتکێ و قەتلعامی ژواچێتکی. و یا نامادە دوواژی ئەم گەهێنە گەلێ خوا ڕۆژاوای کوردستان تایبەت هەردوو تاخی شێخ مەقسوود و ئەشرەفی گۆئن و ئەم پشتاوانە ئەم بەرخەوداناوە پیرۆستکن و ئەمێ تمی پشتاوا بمێن و ئەمێ سەر پیا بمێنن ئەوروپا هەمووکی ئەم vê نابێت خوازن بگهێنە گەلێ خۆشی. براستی و دولتی اروپی یه دموکراتی یه گو آزادی و دموکراتی تفهم دکن خواپیشندن گله کی ضروریه گو دبی ضغطك لسر حکومت سر رایا گشتیجی گو کارب پیشگیری و دنگ خوا هلدی الدجی و کشتنیها
براستي ام مكملتي كرد بتوايشي ام نا شرخوازن ام تم اشتي خوازن لوقت گوشرت دوی دریا مجد و ام برخوبتن ام دفاع خوبکن جبوي فيك جيز دوبارتكم قولوا بشرط الشك شارع سرينابي وكسروك مسعود جيكوتي يعني 10 صالي قفتوقوها شترش ساعتها كشر إيرو دعوامة أفشر راوسنها بسر كردي ما يروج آفا إيرو روج سركتنا روج آفا هبه إيرو روج بسا شر إيدي بسا أم ديفين إيرو روج حقي ما كردا هبه إيرو روج أز كردك مكتومم هو يامني سوري نبو أد من ظلمة بعسيد أبوم حتى روجا إيرو ريجيمك نوري رابع من أبنديبك أز قبلناكم نشخو نزاري خورا أز إيرو دعوة حقي خودكم أز ككردم سەرچەند بۆ سەر چەندیمەندێکی کەمێک لەمەبەری نەخۆشخانەی خالید فەجر ڕادەکەشم وەک دەبینن ئاگر لە نەخۆشخانە کەوتوتەوە بەهۆی بردومانەکانی سوپای عەرەبی سووریەوە کە چەندین جار نەخۆشخانەکەی بردومان کردووە و چەندین بەشی لە نەخۆشخانەکە پەک خستووە وەک دەبینن ئێستاش لە کاتی ڤیدیۆکەدا دەنگی بردومان و تەقەدێ بۆ سەر نەخۆشخانەکە ژمارێکی زۆر لە خەڵکی سیڤیل لە نێو نەخۆشخانەکەن بۆ ئەوەی کە پارێزرابوون لە بردومانەکان بەڵام سوپای سووریا ناو بەناو نەخۆشخانەکە دەکاتە ئەمان وەک دەبینن لە بەشێک لە نەخۆشخانەکە ئاگر کەوتۆتەوە ئەو مەترسی بۆ سەرجیانی ئەوانش دروست کردووە کە بریندارن لەوێت چارەسەر وەردەگرن و ئەو خەڵکەی لەوێ وەکو پەناگەیەک نەخۆشخانەکە بەکاردێنن بەهۆی بردومانەکەەوە چەندین ئەندامی تیمی پزیشکیش لەوێ گیانیان لەدەستداوە هەندێکیشیان بریندارن. ناوبڕێکی کورد وەردەگرین بەڵام سەرنجتان لەسەر ڕووداو بێ بە زووی دەگەڕین وڵاتان. دخوازن لبه طاقه آلی سیاسی دا بشکینن ایرادا بگلی بشکینن ام بهیوین سروف نچیروان برازانی سروف برز مسعود برازانی هر کس به آلی خدا مداخله بکه شیاو ئەو تامەی دەدباتەوە ناو سروشت. چای دەخۆی؟ خەفەت مەخۆ، چایی بخۆ. چای جیهان، 100% چای سەیلانی بێخەوش. وەڵام منم کوڕم زۆر بەدڵە. بڕۆ یا خوا موبارەکەی بێ. ئەوە پێشکەشم کردی لەسەر سونەتی خوا و پێغەمبەر. خێراییتەوێ گێکاکەتەوە نەبێ سۆشال میدیاش مێشکیشت ئیسراحەت بێت بە سەرچاو پاکێجی 22,000 دیناری نەورۆز نوێ کراوەتەوە و هەموو ئەوانەی تایە 200 گێگای فول خێرایی بۆ ماوەی مانگێک سۆشال میدیاش ئایدی خۆمانە ئینستاگرام، سناپچات، فەیسبوک، مەسنجر، واتساپیش لەسەر پاکێجەکەیە یعنی خێرایی و یەک دنیا گێگا و مێشکێکی ئیسراحەت لە هەموو پارێزگاکانی کوردستانیش بەردەستە بۆچی دانیشتووی ئێستا پاکێجەکەت پڕ بکەرەوە. ئەی فیرگۆنیا ئەو پارە دراوە هیچەیە عیبە وا بڕوا بێ پاسەکە بەفرۆشم نەڕۆمەتە نایگۆڕن. خاڵە ئەو تۆ ئیتاڵیت؟ خۆی نا قاوەکەی خواردوێتی ئۆتامی ئیتاڵیە لەگەڵ خواردنەوەی کەپۆچینۆی کۆفێلا ئەس بۆ پەڕی شارەزای تێکەڵکردنی شیر و شەکر و قاوەکەی بکە قاوەیەک پڕ لە تام و بۆن و هەستی ئیتاڵی. چۆنە کۆفێلا؟ خۆشە کۆفێلا. ئەو ڕنگانی جوانی دەبەخشن لایسی کەلەر بەردەستن درۆشاوەم وەک ئەستێرە نهێنی جوان یەکەم چییە؟ ئێستا من زۆر بەبەختم لەگەڵ سیکەلە جوانترم بۆیەی سیکەلە بەهۆی ئەو زەیتی زەیتونێک کە لە پێک هاتەکەیدا هەیە ڕەونەقێکی پەیوەنە دەبەخشێت بە قشەکانتان و لە هەر پاکەتێکدا بەهۆی بۆنی دوو کرێمی بۆیەی قژەوە بووەتە هەڵبژاردەی ملیۆنەها ئافرەتی جیهان قشتان تاجی سەرتانە. بەزالیەکەی تێکەڵەکەین. ئێستا شتامی وشکراوی مریشکەکە ئەتوێنینەوە تاکو پێداویستەکانی ترمان ئاماداکەین. بۆستا بەرهەمەکەمان تامی وشکراوی مریشکی ئاڵتونسایە پێویستی بەتوانەوە نییە جارێکی تر هەر بەم شێوێ ڕاهاتوم تامی وشکراوی مریشک ئامادەکەم. کامێرا ئاکشن لەکوێدا بووین ئێستا تامی وشکراوی مریشکەکەمانە توێنینەوە. تامی وشکراوی مریشکی ئاڵتونسا پێویستی بەتوانەوە نییە ئاسان ئامادە دەکرێت و چێژێکی تایبەتە بەخشێ بە خواردنەکانتان.
كاغفور سبري خان نانا حلاوة أفتاو خان مام عزيز شونم ديع بس يدراو سيمان كاتي ينبو دوكان بس أيبن محمود جيان محمود بس محمود بس لەگەڵ مریشک و کەڵەشێرا قاز و قەلینێرا بۆ برنج و بریانی قوڵی و لە پەی چەورە هەرچی لێ ئەنرێ لێرە سێر و بەتام و بەرتێرە با محمود بس محمود بس نەکەر باوکی سەیوان و سوورنجان سابات و سۆڤین خان لانە و ولیەک تەزام لە مەسەلەی برنجە هەمویانەی خۆن بەس محمود بس محمود بەس برنجی محمود جێی متمان و خواستی هەمووانە بۆیە لە ناو هەمویانە بەس برنجی محمود محمود بس محمود بس زحمە چای ئاساییە میوان بیت و چەند جارێک داوای چاپ بکەیتەوە چونکە چایەکە چای دوو غەزالە چای دوو غەزال بەرهەمی ناوچە بەرزەکانی سەیلانە بە جۆرێکە بە ڕەنگ و بۆن و تامەکەی دایناسیتەوە چای دوو غەزال دایکە هەست ناکەی شتێک کەمە؟ هەموو شتێک ئامادەیە کچم کەمێکی تر دایەنین ئەزانم برسیتانە؟ نا شتێک کەمە هەر کەس ئەرکەکەی خۆی ئەزانێ؟ باڵێ دەی با بڕۆین دەی هێرش بەرن منداڵەکان خواردن ئامادەیە خواردن ئامادەیە ئێستا ئامادەیە بووکەخان لەکوێیە؟ بابی بینین دەزانێ خواردن دروست بکات؟ برنجی جیهان خواردنی ئەمڕۆی ئازیز و خۆشەویستان لە تامەکەی بێخەم بە خۆشی خزم و دۆستان زۆر بە لەزات دەردەچێ هەروەکو خواردنی شەهان لەبەر خەتری بووکەخان بووە بە خواردنی هەمووان لەگەڵ برنجی جیهان بەهای خۆت دەزانی لبێ تاخێ ئالی سیاسی دا بشکینن ئیرادا بێگەلی بشکینن ئەم بهێبینە سەروف نچیروان بەرەزانی سەروف برێز مەسعود بەرەزانی هەر کەس بە ئالیە خۆدا مداخەلە بکە لا هێرشەکانی سوپای عەرەبی سووریا بۆ سەرگەڕەکە کوردنشینەکانی ئەشرەفیە و شێخ مەقسوود لە شاری حەلەب چەندین چیرۆکی جیاواز بیستراون بەڵام چیرۆکی کوژرانی مابوو برازایەک کە یەکێکیان دەرمانساز و ئەوی دیکەیان کارگەری نەخۆشخانەکەیەوە خۆیان نەخۆشخانەکەیان دروستکرد دووە لە هەموو چیرۆکەکان جیاوازتر و داخەژێنترە چونکە ئەوان کەسانی سڤیل بوون بە ئەنقەز کراونەتە ئامانج و کوژراون هەروەها دەستکراوە بە گیرفانیاندا هەرچی پارەوشتی بە نرخیان هەبووە بردویانە عدنان عوسمان کارگەری نەخۆشخانەی عوسمان و عەلی عوسمانی برازایی کە دەرمانساز بوو لەگەڵ دەستپێکردنی هێرشەکان لە نەخۆشخانەکە مانەوە ئامادە نەبوون چۆڵی بکەن بە گوتەی محەممەد عوسمان برای عدنان سەرەتا گولەتانکێک بەر مۆلیدەی کاربای نەخۆشخانەکە کەوتووە بۆ تۆهی ئاگرکەوتنەوە دواتر هێزەکانی سوپای سووریا چوونەتە ژوورەوە و دوایەوەی با قۆناغی چەک لە سەری هەردووکیانیان داوە کوشتویانن وەلید خۆجە خزمی قوربانیەکان بە ڕووداوی گوت کاتێک زانیان ئەوان کورد و خەڵکی عەفرینن هەردووکیانیان کوشت بەڵام هاوڕەیەکی عەرەبیان لەگەڵدا بووە ئەویان ئازاد کردووە خۆجە ئاماژەی بۆش کرد کە پێش کوشتنیان پارە و کەلوپەلە بە نرخەکانیان لێ سەندراوە بنەماڵی قوربانیەکان باس لەوە دەکەن کە دوای ڕووداوەکە پەیوەندیان بە ئەفسەرێکی سوپاوە کردووە گوتوێتی کە هەردووکیان دەستگیر کراون ئازاد دەکرێن بەڵام دواتر دەرکەوت کە هەردووکیان کوژراون زەمبەی مەچی ئەم کوردنە
يعني بسر نفيسي ما بكوجن لسر نفيسي يعني أول زنبي متشيه پزیشک و دەرمانسازێکی کورد کە مام و برازان لە نێو ئەشرەفیە کە بەرهێرشی سوپای عەرەبی سووریا کەوتووە لە نەخۆشخانەکەیان مانەوە بەڵام چەکدارەکان لە نێو نەخۆشخانەکەیان کوشتیانن. عەدنان عوسمان پزیشکە و تەمەنی 58 ساڵە 3 کچ و 2 کوڕی هەیە و کارگێڕی نەخۆشخانەکە بووە لەگەڵ عەلی عوسمانی برازایی کە تەمەنی 37 ساڵە و دەرمانسازە و 2 منداڵی هەیە. خەڵکی عەفرینن و 6 دەیە وەکو خانەوادە لە حەلەب دەژین. پورزایەکی ئەو خانەوادەیە لە هەولێرەوە لە پەیوەندیدا بوو لەگەڵیان بەدڵی پڕەوە چیرۆکەکە دەگێڕێتەوە. ئەوە مەدەنینە دو برا المورمان یەک عەدنان یەکجی برازێوی عەلی عوسمان ئەوە مەدەنی بوون لۆدارێت ضمنی فەریق طبیدا بوون لە نەخۆشخانەی مانگ و ئەم پارێزیە نەخۆشخانەی خۆ بکەن. پشتی سعات 2-3 شەو بوو نەفەرێک جیرانێواندا کەتەبوو گوتبی تەماشایکەم نەخۆشخانە کە چلێ هات جماعەت کی مایە کی مری کی مایە دا کاتن تەماشایکردن ناو چاوی عەدنانی گولای لێدا بوون لەگەر عەلی تەسفیە کردبوون هەردوو پێک وا کوشتن. نەخۆشخانەکە دەکەوێتە سەرەتای گەڕەکی ئەشرەفیە. 5 برا خاوەندارێتیان کردووە کە سەرجەمیان پزیشکیان خوێندووە. کاتێک سوپای عەرەبی سووریا دەچێتە نێو نەخۆشخانەکەەوە 3 کەس لەوێ دەبن. عەلی و عەدنان لەگەڵ هاوڵاتیەکی دیکەی عەرەب بە ناوی ساڵح. وەلید خۆجە دەڵێت عەرەبەکەیان نەکوشتووە. معلوماتي من عدنان وعلي بس كشتن نفري جدا هابو عرب وناكشتنا الوزي بيجم يعني وقت عمدا على الهوية يعني صار نفيسة عالم كشتنا. محەممەد عوسمان برای پزیشکە کوژراوەکەی لە دانیمارکەوە قسەی بۆ ڕوودا و کرد و دەڵێت سەرتا تانکێک گولەی لە نەخۆشخانەکە داوە و دواتر هێز چووەتە نێو نەخۆشخانەکە و لە پشتەوە لە سەری براوبرازاکەی دەدەن هەرچی پارە و زێڕیان پێەیە هەمووی دەبن. جیرانه وی دبی بخوده دبی وانا کردن چی خستخانه اما علی و عدنان و در نکردن اما وانا علی کشتن علی و عدنان و کشتن در اصل که قاپی گنده فکریه بوند که علی 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 ابو خلیل علی عدنان حسب یکینا که اما بدستی که چا خود گرد داد که درجه یکی آدو دیه دبینه عدنان کتیه قرشین لسره عدنان کتی خوین پیدا دهرکه اما درجات دن داده که وست هده که علی جی کتی. محەممەد عوسمان دەڵێت ئەفسەرێکی هێزەکە پیان گوتین لای ئێمەن و چەند پرسیارێکیان لێ دەکەین و ئازادیان دەکەین بەڵام کاتێک ئەم قسانەیان دەکرد مام و برازاکەیان کوشت بوو. دەبێ خلاص قسەواسز بن دەربن بە ئەمانن و دەرتشن ئەمڤاد حەسن دەڕا سەعات 1 بشەو پیرکان من در بکی وکی آغریته دکوه عرده دبی علی و عدنه با کشتن. 16 ساڵ خزمەت و هاوکاری نەخۆش و کورد و عەرەب بە بێجیاوازی کۆتاییەکەی ئەوە بوو کە بەدەست سوپای عەرەبی سووریا فیشەک بە سەریانەوە نرا و کوژران. دوو شاخەوان لە کاتی هەوڵدان بۆ گەیشتن بە لووتکەی شاخی پیرەمەگرون لە سنووری قەزای دوکان هەڵدێران یەکێکیان گیانی لەدەستدا هاوڕەکەش بریندار بوو. ئەو شاخەوانی گیانی لەدەستداوە ناوی دیاکۆ جەوهەرە ئەندامی گروپی شاخەوانی هەڵۆی هەولێر بوو. لەگەڵ چەند ئەندامێکی دیکەی گروپەکەی بەندیاز بوون وەک سەرکێشیەک بگەنە دواخاڵی بەفرینی لووتکەی پیرەمەگرون. ئەو لەدایک بووی ساڵی 1992 بوو و خەڵکی پردێ بوو. چەند ئەندامێکی گروپی شاخەوانی هەڵۆی هەولێر بەنیازی تۆمارکردنی سەرکێشیەک ویستیان بگەنە دوایین خاڵی لووتکە بەفرینەکەی چیای پیرەمەگرون لە سنووری قەزای دوکان سەر بە سلێمانی. بەڵام بەوەی هەڵدێران و کەوتنە خوارەوەەوە ئەندامێکی گروپەکە بریندار بوو دیاکۆش گیانی لەدەستدا. ڕووداوەکە لە دوای بانگی عەسر ڕوویاوە. دوو گروپی شاخەوانی هەڵۆی هەولێر لەگەڵ گروپی شاخەوانی ئایندە ویستیانە بەجیا بچنە لووتکەی شاخی پیرەمەگرون کە بەرزەکەی زیاتر لە 2600 مترە بەڵام بەهۆی زۆری بەفر و تەمتومان و خراپی ڕێکەوە نایانتوانیوە. دوو لە شاخەوانەکان لە گروپی هەڵۆی هەولێر بەربوونەتەوە یەکیان بریندارە قاچی بریندار بووە یەکیشیان بەهۆی سەختی شوێنەکە و کەوتنە خوارەوەی تەپاوتلکردنی گیان لەدەستداوە.
دیاکۆ جەوهەر ئیسماعیل لە دایکبووی ساڵی 1992 خەڵکی پردەی نزیک بە هەولێرە و لە سلێمانی دادەنیشێت. بەداخەوە خۆ بەسەر ئەڕۆن ینی بێپرس ئەڕۆن ومە لە کاتی بەرەبەیانە ڕۆیشتون ئەوەی کە زانیاریمان پێگەشتووە پرس نەکراوە کاتێک کە شەوە تاریکە هاتوون خۆیان ڕۆیشتون بەداخەوە شوێنەکەش ئەوە هەستیارە و من داواکەم لە هەموو هاوڵاتیانی خۆشەویست کە ژیانی خۆیان بەڕاستی نەخەنە مەترسیەوە بۆ چێژێکی کاتیە بۆ حەزێکی کاتی کە ئەمە ئەو شوێنە بەڕاستی ئەوە نیە ئینسان ئاوە خۆی بخاتە مەترسیەوە. تیمی بەرگری شارستانی و تەندروستی بە شاخێکی سەختدا دوای کاژێرێک گەشتنە لای تەرمی دیاکۆ و بەشان هەڵیان گرت. ئێمەش وەکو گروپی شاخەوان سەرۆک تیمەکەمان بۆ هاوکاری مایە. ئێمە ناردە خوارەوە تێنکاکە 5 کەس تیمەکەی خۆشی لێوە ماوەتە نزیکی 5 کەس. چەند کەس لێوە بە جەنازەکەوە. والله زۆرە فراگوزاری شووە سەرەوە. جگە لە فراگوزاریەوە کە حال لێوە ما پێشوی فراگوزاری بگات. تقریباً 8-9 نەفەر. بەهۆی نالەباری کەشوهەوا تیمی فڕۆکەوانی نەیانتوانی لەسەر لووتکەی شاخەکە بنیشنەوە. ئەرکان عەلی ڕوودا و شاخی پیرەمەگرون. لە شەوی ڕابردووەوە لە سەرانسەری ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران ئینتەرنێت و تەلەفۆن بردراوە لە دەرەوەی سنوورەکانی ئێرانەوە هیچ پەیوەندیەک لەگەڵ ناوخۆ بە پێچەوانەشەوە نەماوە. نە لە ڕێگەی تۆڕەکانی ئینتەرنێت نە بە تەلەفۆنیش تەنانەت ماڵپەڕە فەرمیەکانی حکوومەتی ئێران ناکرێنەوە. ئەمەش دوای ئەوەی کە شەوی ڕابردوو لە نزیکەی هەموو پارێزگاکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران ناڕەزایەتی و خۆپیشاندان هەبوون. ژمارێک دیمەنی ناڕەزایەتیەکان لە شارە گەورەکان بڵاو کرانەوە ژمارەی خەڵکەکە بەرچاو زۆرە. دوای بڵاوبوونەوەی ئەو دیمەنانە کاژێر دەی شەو ئیتر ئینتەرنێت بە تەواوی پچرا. زانیاری تەواو لە بەردەست نییە کە شەوی ڕابردوو ئەم ڕۆژ لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران چی ڕووی داوە. تەنیا هەندێک دیمەنی بەلوچستان بڵاو کراونەتەوە کە لە شاری زاهیدان ناوەندی پارێزگای سیستان و بەلوچستان دوای نوێژیانی خۆپیشاندان کراوە. دامەزراوی رادیۆ تەلەڤیزیۆن ئێران کوژرانی ژمارێک خۆپیشاندەری پشڕاست کردوێتەوە کە ئێستا تەنیا لە دەرەوەی سنوورەکانی ئێران دەبینرێن بەهۆی بڕینی ئینتەرنێتەوە هیچ میدیایەکی دیکە ئێران تەنانەت میدیا فەرمیەکانیش ناکرێنەوە. هاوکات ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران خۆپیشاندەران بە تێکدەر و بەکرێگیراوی بیانیەکان ناودەبات و دەڵێت کۆماری ئیسلامی ئێران بە خوێنی 100,000 مرۆڤ هاتوۆتە سەردەسەڵات و لە بەرامبەر کەسانی تێکدەردا نەرمی نانوێنن. علی خامنەی ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران سەبارەت بە خۆپیشاندان و ئاڵۆزیەکانی وڵاتەکەی ڕایگەیاند وڵاتان و بە تایبەت ئەمریکا دەستیان لە نائارامیەکاندا هەیە و هەوڵی تێکدانی یاسایشی ئێران دەدەن. خامنەی ئاماژەی بە پەیامەکانی دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکا کرد بۆ پاڵپشتی لە خۆپیشاندەران و گوتی لە کاتێکدا دەستی بە خوێنی هاوڵاتیانی ئێمە سوورە دەڵێت لە ئەنگری خۆپیشاندەرانە. ژمارێک خەڵکی کە مەزمونیش کە ئاگادار نین متمانەی پێ دەکەن و بەویستی ئەو هەڵسوکەوت دەکەن. سوپاس کە تا ئێستا بینەری ئەمە بوون بەردەوام چاوتان لەسەر ڕوودا بێ بۆ زانینی دوای هەواڵ و زانیاریەکە. ئێستا لەگەڵ فاستلینگ سۆشیال میدیا بەلاشە بۆ پاکێجەکانی 20,000 39,000 و 69,000 دیناری. واتە تیکتۆک، ئینستاگرام، فەیسبوک و سناپ و چەندینی دیکە بەکاربێنە بەبێەوەی هیچ لە پاکێجەکەت بڕوات. لەوەش خۆشتر پاکێجەکانی 39,000 و 69,000 دیناری بە تەواوی نوێکراونەتەوە. هەر ئەمڕۆ بەشداری بکە و خۆشی زیاتر بەدەست بێنە لەگەڵ فاستلینگ. ولات هەسە دیاچویت هەسە من نامێ ببرم شیلان چاوەڕێم هەسە چای دەخۆی؟ مەترسە خافەت مەخۆ چای بخۆ چای جیهان 100% چای سەیلانی بێخەوش